ئەم کاتە و هەموو کاتێکی هەموو لایەک، هەموو کوردێک، هەموو دڵسۆزێک، هەموو ئازیزێک باش لە هەر کوێیەکی ئەم دنیایەن. ئازیزان خۆشحاڵم جارێکی کە پێتان شادەبینەوە لە پێگەکەی خۆتان لە فیلمسازان. لە پێشە درود بۆ گیانی شەهیدانی ئەم کارەساتەی کە لەم ماوەیە بەسەرمانە، بەسەر ناوچەکەیەوە و بەسەر میلەتەکەمانە سەپێنراوە و هەروەها درود بۆ گیانی هونەرمەندی کۆچکردو کاک مەهدی ئومێد ڕەوانی شاد بێت. ئازیزان ئەڵبەتە لەوانەی ئەم شەومان ئێمە هەروەکو چەند جارە بەڵێنمان پێتان نابوو کە تا بتوانین باس لە لایەنێک چەندێک لە دراماکان بکەین، لەو درامایانەیە لەو فیلمانەی کە کورد ئێمەی کورد دەرهێنەرانی کورد فیلمسازانی کورد بە ئەنجامێگەیەنون و دێتە بەر. بەڵام ئەم جارە لە فیلمی لە زنجیرە درامای گەوهەر و خوشکەکانی من بابەتێکی کەم هەڵبژار، چونکە زۆرێک لە فیلمسازان کەسانی تر ڕەخنەیان لە زۆر چەمکیتر گرت، باسی زۆر چەمکیتریان کرد و زۆرێک لەو نووسینانەمان ئێمە لێرە لە فیلمسازان لە پێگەکە دابەزانوە و لەوەی زۆر بەتان خوێن بێتانەوە یان ئەشتوانن بیخێنەوە ئێستاشەیە لەوانە مامۆستا حەیدەر عەبدوڕەحمان نووسیوێتی، هاوڕێ ئازیزم کاک حەمە سوار عەزیز نووسیوێتی و کەسانی تریش و هەنێک کەسی شەر بە لایف خۆیان لەسەر زۆر چەمک قسەیان کردووە. ئەوەی من لێرە تایبەتە لەسەر چەمچێک ئەو چەمکە نواندن لە درامای گەوهەر و خوشکەکانی. ئەڵبەتە لایەنێکی کە هەیە لە نواندن لێرە من وا هەستەکەم پێی پێ نەبرابێ، بۆیە من لەم درامایە من هەستم پێکرد ئەویش بە گوێرەی ئەزمونم لە دەرەوە کە ئەو حاڵەتەم بینیوە، بۆیە لێرەشا بینیم ئەمەوێ ئەوەتان بۆ جیاکەمەوە. ئەڵبەتە نواندن دەربەڕینی حاڵەتەکانی ژیانی ئاسایی کارەکتەرە، یعنی هەر کارەکتەرێک من بم هەر کەسێک بێت ژیانی ئاساییمان چییە؟ نواندن هەر کەسێک بێ نواندنی من بکات ئەبێ دەربڕینی ئەو حاڵەتە ئاساییانی من بکات، ئیتر تووڕەبوون مەچیە بە ئاسایی. ئیتر ئەم کارەکتەرە لەسەر شانۆ بێت یا لەبەر هەر کامیرایەک لەسەر هەر مینبەرێک پێویست ناکات گەلێ جار لەسەر شانۆ ئێمە ئەڵێن چی ئەڵێن ئۆ فڵانە ئەکتەر نواندنەکەی لە تەلەڤزۆن نواندنێکی شانۆیی بوو، یعنی مەبەستیان چی؟ یعنی خۆی گرش کرده بوو، نەوعێ خۆی سەغڵەت کرده بوو، یان نواندنێکی بە عەرەبی پێڵەن تەسەنوع، یعنی بە زۆر دروستکراوە. ئەمە پێویست ناکات. ئەمە من لێرە کە لێرە بووم وە کاتوشمەتەوە ئەیبیسم و باسەکرێم، بەڵام لە دەرەوەی وڵات نەمەبیست، لەسەر شانۆش نەمەبیست، چونکە لەسەر شانۆش ئەکتەر کاتێک کە نواندنەکە نواندنی ئەو کارەکتەرە ئەکات کە لە ژیانی ڕۆژانەی ئاسایی خۆیان چۆنە ئەو نواندنە ئەکات، هیچ پێویست ناکات لەسەر شانۆ بێت ئەم کارەکتەرە لە ژیانی ڕۆژانەی ئاساییە تۆ بێ تەسەنوعی پێوە، یعنی خۆت گرشکەیت و خۆتین کەیت. ئەم نواندنە لە هەموو دنیا بەس لە کوێ هەیە؟ بەس لە شانۆی لەو شانۆیانە لەو بەرهەمانەی کە گزارشتی هێماگەریان هەیە، دابڕن بڵێن ئەبستراکەن تەجریدن، ئەو کاتە ئەکتەرەکە دەرهێنەرەکە بۆیان هەیە دەربڕینەکان بەم تۆنە بڵێن، ئاوا بیخوێنن، بەم ئاوازە بیڵێن، ئەمانە هەیە. ئەویش ئەبێ ناساز نەبێت، وا نەبێ گوێ پێی ئیزعاج بێ، وا نەبێ بینەر بڵێ وەکەی لە ژیانی ڕۆژانەیە هەیە یان ئەوە چییە ناخۆش بوو. ئەمە لەو کاتەشە ئەبێت تۆ هەوڵی شتێ بکەی جوانکاری تیابێت. بۆ نمونە خانمی ئەکتەر مامۆستا نیگار حەسیب قەرەداغی، دکتۆرە نیگار حەسیب قەرەداغی پسپۆری لەو بوارەیە هەیە، پسپۆری لەو بوارە هەیە لە چەند بەرهەمێکە لە یوتیوب بتوانن بەرەمەکانی ببینم، یاخۆ من شانۆی شەقام بەرامبەر لەسەر شانۆ بینیم، ئەو یاریی بەدەنگێ کرد لەگەڵ خانمێکی کەی کوردستانی ڕۆژەڵات بوو کە هەردووچان یەکەم جاریان بوو لەوێ، شتێکی زۆر تایبەت بوو.
ئەوە بەدەنگ گزارشتەکرانی وشەیتیان نەبوو بەڵام بەدەنگ ئەمە لێرە جیاوازە ئەگەر ئەو نوانەی سەرشانۆ کە ئێ ماڵین تەسەنۆ ئەگەر ئاوا جوان نەبوو نەکرێ باشترە نەشازە اینجا بۆیە زۆر جار ئەو ئەکتەرانەمان دەقەگرن بەو جۆرەوە دوای لە تەلەڤزۆنا لە سینەمایە کایبینی ئەڵێ چی نوانە نوانێکی هین بوو شانۆیی بوو نەخێر شانۆیی نییە ئەوە دەقێکی گرتووە بۆ وینەوە و ئەوە بووە بەڵام نابێ هەبێت اینجا لەم درامایە لە گەوهەر و خوشکەکانی من نەمبینی یان هەستم پێ نەکرد یان کەم هەبوو ئەوە دەستخۆشی لە هەموو ئەکتەرەکانەکەم ئەوە حاڵەتێکی جیاواز بوو شتێکی خۆش بوو خۆجێ خۆشحاڵی بوو بابەتێکی کە ئەوەی کە زۆر زۆر ئەساسە بناغەیە ئەبێ باسی بکەین پێکهاتەی کارەکتەر کاتێک کە فیلم نووس سیناریۆ نووس سکرین ڕایتەر کە سیناریۆ نووسێ کارەکتەر یەکێکە لە چەمکەکان لە پایەکانی فیلمەکەی دراماکەی جاری وا هەیە درامایەک یا فیلمێک یەک کارەکتەر لەم لە سەرەتاوە تا کۆتایی ڕۆڵی سەرەکی و هەموو چیرۆک و سیناریۆکە بە دەوریەوە خوڵێتەوە کەوابوو کارەکتەر پایەیە لە فیلمەکەیە لە سیناریۆکەیە اینجا بۆیە کارەکتەر پێکهاتەی تایبەتی خۆی هەیە یعنی بتەوێت کارەکتەرێک دروستکەیت لەو فیلم لەو سیناریۆیە ئەبێ کۆمەڵە پێکهاتەیە سەرنجی بخەیتە سەر ئەمە جگە لەلایەنی جەستەی و کۆمەڵایەتی و دەرونی کە ئێمە لە شانۆ لە هەشتاکان من خوێندومە و ستانسلافسکیش باسیەکات بەڵام کۆمەڵە چەمکی تری سەرەکی هەیە کە گرێدراوی جەستەی و کۆمەڵایەتی و دەرونیە بۆ نمونە ئیش یەکێکە لە خاڵە سەرەکیەکانی هەموو کارەکتەرێک لە فیلم و لە تەلەڤزۆن و لەسەر شانۆش تا چەند بایەخی پێدرێت ئیش زۆر زۆر گرنگە دیار بێ ئێستا دێمە سەرباسیەوە یان وێنا تۆ کەسەری ئەو کارەکتەراکەی ئەبێ وێنایەکرد لە بەرچاو بێت یعنی فرێمێکی هەبێت فۆرمێکی هەبێ پێوەیەکی هەبێت بۆ ئەوەی تۆ لە بەرچاو بی ئەمانە جێی سەرنجی بینەرن ئەمانە زۆر زۆر زەرورن دواتر دێمە سەر ئیش و وێنا لەگەڵ ئەکتەرەکانە کە باسی بکەم بەڵام حاڵەتێکی حەزەکەم ئەمە زۆر جێ سەرنجە بێ باسی کە ناوکێشەی نواندن و کارەکتەر لە دروستکردنی کارەکتەرەوە ڕۆڵی سەرەکی نمایش ئەگاتە بینەر یعنی ئێمە کاتێک کە کارەکتەرێک دروست دەکەین لێرەوە ڕۆڵی سەرەکی ئەم کارەکتەرە چیرۆکە کە هەموو ئەگاتە بینەر بۆی ئەکتەر نواندنێکی زانستی بەرجەستە بکات بۆ بینەر ئەبێ سەرجەم یەکەی پێکاتەی کارەکتەر وشە بە وشە دێر بە دێر هاوتەری بێ بە ئیش بە پێگەی کۆمەڵایەتی کارەکتەرەکە و ئەژبێ پایەکی پتەوی ڕووداوی سیناریۆکە بێت ئەمە یەکەی نواندن یعنی نواندنەکەی کاتێک کە نواندنەکات بۆ ئەو کارەکتەرە ئەمە کە نووسەر ئەبێ ئەمەی بۆ بنووسێت ئەم بناغەی بۆ دابنێ بۆی ئەم یەکەیەکە بێت یعنی چۆن لە چیرۆکاڵێن وحدەت المەوضوع یەکەی بابەت لە لای کارەکتەری شای یەکەی نواندن هەیە یەکەی ئەکتەرەیە یەکەی کارەکتەر هەیە ئەبێ ئەم یەکەیە بپارێزرێت بۆیە هەنگاو بە هەنگاو کە ئەکاتە پڵەت لە هینا پێڵێن پڵەت پێکاتە ستراکچەرە لە سیناریۆیەکە باسەکە لەگەڵ پەیژەی درامی ڕووداوەکان پێگە و پەیوەستی کارەکتەرەکە ئەبێ دەرکەوێت ئەمە لێرەوە ئەکتەر ئەتوانێت لە ڕێ ئەوەی کە ئەگەر یەکەی کارەکتەر هەبێت یەکەی ڕووداوی کارەکتەرە بێ یەکەی ژیانی کارەکتەرە بێ لێرە ئەکتەر ئەتوانێت وێنایەکی پڕاوپڕی کارەکتەرەکەی لە یەکەم دەرکەوتنی تا جێهێشتنی ڕووبین مەبەستمان سکرین و شاشەکەیە ئەتوانێت دروستی کات ئەکتەر ئەتوانێەوە دروستکات ئەگەر ئەکتەر لەسەر دەقێک یەکەی کارەکتەری زانستی تیابێت و نواندنی لەسەر بکات زۆر ئاسوودەیە چونکە بۆ یەک جازانێمە قالبەکەیەتی دی ئەم قالبە بۆم ئەکتەرە بۆم کارەکتەرە دروست دەکات لە وتنەوە لە حرەکاتەوە لە ئیتر چۆنێتی دەربڕینیەوە لە هەموو شتێکەوە و بە ئاسانی شێگەینەتە بینەر مرتاحە بێ خۆی
خۆی ئاسوودا بێزانێت چۆن بناغەکەی بیناکەیە کات و لە سەرەتا و هەنگاو پەیژە بە پێیشە پلە بە پلە تا ئیگەێنێتە کۆتایی. مەسەڵەن بۆ نمونە نەگەر فیلمی دەفاادر باوکتان دیبێ کە ئەنتۆنی هۆپکینز دەوری بینی و خەڵاتی ئۆسکاری بینی، ئەوە یەکەی کارکتەر هەبوو و بۆ ئەوش زۆر ئاسان بوو و نواندنێکی جوانی کرد توانی داهێنان بکات. ئەم یەکەی کارکتەرە لە تەلەڤزۆن لە سینەما ڕێگە بە ئەکتەرەدا داهێنان کات، تەنانەت لە وشەکانە لەو دایەلۆگە لەو ئاخاوتنی بۆی نووسراوەتەوە ئەگەر ئاخاوتنەکە فلم نووسەکە شارەزا بێت ئەزانێت چۆن لە کۆ هەنگاو بە هەنگاو لەگەڵ بەرزبوونەوەی کێشەکانە تایگەینێتە لە کۆتایە تەقێتەوە. نواندنێکە کات تەقینەوەیە، ئەکتەر لێرە مرتاحە بێت، ئاسوودە ئەبێ و بە جوانی شەیگەێنێتە بینەر. ئەمە ئەگەر نەکرێت، ئەگەر ئەو یەکەی کارکتەرە نەبێ، ئەگەر نەبێت ئەوە هەرە بێ لەسەر شانۆ ئەو یەکەی کارکتەرە هەبێت، چونکە لە کارکتەر لەسەر شانۆ جیاوازە لەگەڵ تەلەڤزۆن، چونکە سینەما و تەلەڤزۆن بە کامیرەیەکەوە ئەتوانن دیمەن بە دیمەن حاڵەت بە حاڵەت ڤیددیۆیەکەن تەسویرەکەن. ئەو کاتە ئەکتەرەکە ئەگەی ئەو یەکەی کارکتەرە نەبێت، وحدەت شخصیە نەبێ، شخصێتەکەی یەک قاڵب نەبێ، دیار نەبێ، ئەو وەختە ئەکتەرەکەوێتە چیەوە؟ ئەکەوێتەوەی نواندنی حاڵەت بە حاڵەتەکات. یعنی لەم حاڵەتەیە نواندنێکەکە، لەو حاڵەتە نواندنێکەکە، لەو دیمەنە نواندنێکە، لەو دیمەنە نواندنێکەکە و ئەمەش دەرهێنەر گەلێ جار تەوزیحیایاتێ و بۆی ڕوونکردنەوەی بۆدا و سەرنجی بۆ پێدا و ئەمە وا لە ئەکتەرەکە ئەکات. دوای کاتێک کە تۆ سەیری هەموو ئیشەکە سێرەکەی جیاوازن، ئەوەنی هەستەکەی پچڕە، ئەمە لەو ناچێەوە لەو ناچێەوە لەو ناچێ لە هەنێجێ دووبارە بێتەوە، لە هەنێجێ هەموویە بێ بە تووڕەبوون لە هەم سێرەکە ئەکتەرەکە هەر خۆی سێرەکە یا ئێمەی بینەر کاتێک کە سێرەکەین ئەرێ ئەم کارکتەرە هەموو تووڕەبوونە چییە؟ ئەرێ ئەم کارکتەرە ئەم هەموو گریانە چییە؟ ئەرێ ئەم کارکتەرە ئەوە چییە؟ لەوێ ناچێتە مەی لەگەڵەوەیە جیاوازەوە لەگەڵەوە. ئەمە بۆ ئەمە ئەو نواندنی حاڵەت بە حاڵەتەیە. من لە هەنێ ئیشە لە کوردستانە بینیومە و لەم ئیشەشە حاڵەت بە حاڵەتم بینی، ئەوەی دیمەن بە دیمەن، نواندنی دیمەن بە دیمەن، بەڵام نواندنی یەکەی کارکتەرم لە کەسیانە نەبینی لە یەکێک نەبێت. ئێستا باسیەکەم ئەو خاڵی کەوتم دواتر باسیەکەم ئیش بڵین و نەڵین بەدەست خۆمان نییە، یعنی هەموو کەسێکمان لە ژیانە بە ڕێژەیەکی بەرچاو هۆکاری هەڵسوکەوت و باری دەرونی کارکتەرە. ئەمە ئیش چۆن کاریگەری سەرەکی لەسەر هوشیاری نەک ڕۆشنبیری، هوشیاری کارکتەرە بێت، ئاستی کۆمەڵایەتی و متمانەی کار و بەڵێنی کارکتەرەکە دەرەخات. ئەمە ئیش زۆر زەرورە. لەم بەرهەمە زۆربەی کارکتەرەکان ئیشیان دیار نەبوو، لەوەیە خۆتان ئێستا پرسیارکەن فڵانە کەس ئیشی چی بوو نازانیت، فڵانە کەس ئیشی چی بوو نازانیم. ئەم ئیشانە کە دیار نەبوون سەر لێ شێوانێکە بوو، لای بینەر نەما نەزانی ئەم ئەکتەرە ئەرێ تووڕەیە، ئەرێ ئەم ئەکتەرە چۆن بیرەکاتەوە، تەنانەت هەڵسوکەوتی ئەکتەر، وێنای ئەکتەر، یعنی ئەو فرێمەی کە ئەکتەر بتوانێت بۆ کارکتەرەکەی دابنێن نەیەتوانی دەری بڕێت، نەیەتوانی جوان گزارشتی لێ بکە. ئەمە خەتاکە لە کوێیە؟ لەو جێوە کە فلیم نووسەکە سیناریۆستەکە نەیتوانی بوو یەکەی کارکتەر دروست کات بۆ ئەوەی ئەم حاڵەتانە دروست بێ. ئیشیان نەبوو. بۆ نمونە با من بێ مەسەرەوەی مەسەلەی ئیش چەند ڕۆڵە بینێت. دیمەن خان دیمەن زەندی ئەوەی کە دەوری شەونم بوو بینی بووی، بەڵێ لە فیلمی زەوی سەخت و ئاسمان دوور چایچی بوو کە دیقەت لە نواندنەکەی ئەدا سەرجەم هەڵسوکەوتی کەسێتی کارکتەرەکەی گرێدا بوو بە کاریگەری کارەکەی و ژینگەی کارەکەی. وەکو چایچیەک ئیتر دیار بوو کاتێک کە قسەیە کرد دەسڕینەکەی جارجار هەنێ شتێ کرد ئەدووە دیاری بە پیاڵاکە، کاتێکە نواندنێ کرد، کاتێکە
ئاخاوتنی چێوت کاتێک کە لەگەڵ کەسێکە هینێ کرد وەکو چای چێ قسەیە کرد هەستە کرد چای چیەکە لە هەموو حاڵەتەکانیە لەوێ بەڵام لێرە نا لێرە لەبەرەوەی کارەکەی دیار نەبوو ئیشی دیار نەبوو نەمزانی شەونم ئیشی چی بوو من نەمزانی لەوەیە کەسێکی کەتان بزانێ لەوەیە ئێستا پێم بڵێ ئیشەکەی ئەوە بوو بەڵام من نامەوێ نووسەرەکە دەرهێنەرەکە ئەکتەرەکە پێم بڵێ من ئەمێ بیبینم من نەمبینی ئیتر نازانم لەوەی ئێوەش نەتان بینی بێ ئیشەکەی چی بوو بۆیە لە کاتی وتن و ئاخاوتنەکانیە وردەکاری جوانی نەت نەیتوانی وردەکاری جوان دروست کات بۆ خزمەتی ئەو کارەکتەرەی بەڵکو وردەکاریەکانی لەکوێیە بوو دیمەنخان شەونم لە نواندنەکەیە لەگەڵ حاڵەت بە حاڵەت بوو لەم دیمەنێ ئاوایە ویست ئاوایی کرد لەو دیمەنە وای ئەویست وای ئەکرد ئەی کرد نواندنی زۆر جوان بوو زۆر جوان بوو بەڵام نواندنەکەی کەوتو بۆ دیمەن بە دیمەن حاڵەت بە حاڵەت بەڵام وەرە لێکی دەرەوە هەمووی بەبەیەک جیا بوو بە تایبەت لە چۆشە شەونم لە سەرەتاوە شێوەیەکی کە بوو کە چووە ماڵی گەوهەر بوو بە شێوەیەکی کە لە ماڵی گەوهەر دەرچوو بوو بە شێوەیەکی کە هەر شێوەکەی بێنە بەرچای خۆتان شکڵەکەی فۆرمەکەی وێناکەی وێنای ئەو کارکتەرە جیاواز بوو بە سێ چەمکی جیاواز ئەمە بۆ لەبەرەوەی ئیشەکەی دیار نەبوو لەبەرەوەی وێناکەی جوان نەکرابوو لەبەرەوەی یەکەی کارکتەر بۆ کارکتەرە نەنووسرا بۆ تا دیمەنخان بێ ئیش لەسەر ئەو چەمکە بکا وەکو وتم لە فیلمی زەوی سەخت و ئاسمان دوور لە منهۆڵ لەگەڵ خۆمان من نواندنمان کردووە بە یەکەوە هەر ئەو کارکتەری دروست کرد خانمێکی ماڵە و بەو فۆرمە بەو وێنایە من هەستمە کرد دیمەنخانەوەی قەت تەسەورم ناکە دیمەنخان بتوانێت جلێکیکەی دەرەوەی ئەوە لە بەرکات یعنی ئاوها ئەمە نواندنەکەی بوو جوان بەرجەستەی کردبوو بەڵام لێرە جیا بوو لەبەرەوەی مەجالیان نەدابوو یان ئەو حاڵەتیان بۆ دروست نەکردبوو بۆیە ئەو فۆرمە نەگەشتە ئێمە شتێکی کە لای کاک محەممەد شێروانی کاک محەممەد شێروانی نواندنی جوانە و ئەم ساڵ لە کۆمەڵێ بەرهەمە پار با بڵێن ئەم ساڵیش وا بزانم لە کۆمەڵە بەرهەمی جوانە نواندنی جوانی کرد و دەرکەوتنێکی باشی هەبوو و ئەوەی کە من ئاگام لێبوو لە هیچ و فیلمی هیچ لەگەڵ منهۆڵ دوو کارکتەری جیاواز بوو هەر با بڵێن بە پەیژەی کارکتەرە ڕۆشت بوو کارکتەرەکان فۆرمی جیاوازیان نەبوو وێنای جیاوازیان نەبوو بۆ نمونە لە هیچە هەستە کرد ئەم کەسایەتیە ئەم کارکتەرە ئەوەی کە کاک محەممەد پێی نیشان نابووین بەنواندن هەستە کرد لە هەموو شتێکە خۆبەخشە لە هەموو شتێکە هەموو شتێکی خۆیە بەخشێت وە جیاش بوو لە هەموو کەسایەتیەکانی ناو خێزانەکەی جیاتە کردەوە ینی کەسایەتێکی وا بوو دایکی جاری وا بوو شتێکی و سێرەکەم بڕووی دایکی ئەوەستایە نەک ئەوەستایەوە ینی لەگەڵ ئەو بۆچوونە نەبوو پێی ناخۆش بۆ خاڵی پاری وەرگرتە بوو یعنی حەزی بۆ شتەکانیەوان ناکرد بۆ ئەم کارکتەرەکەی لە سەرەتاوە توانی بوو یەکەی کارکتەر هەبوو یەکەی پەیژەی پێکهاتەی کارکتەر هەبوو ئەمیش توانی بوو ئەو یەکەیە جوان بەرجەستە بکە و پێمان بگە لە منهۆڵش بە هەمان شێوە لە منهۆڵش هەستە کرد کەسێکە بێ ئیشە لە ئیش دەرکراوە گوزەرانی مناڵەکەی پێویستی بەو حاڵەتەیە ئەیتر تەنگە گژەی مناڵەکەی و ئەمانە ئەو کەسایەتێمان بینی بەڵام لێرە من بەس نواندنی کاک محەممەد بینی بەڵام وەکو بڵێ کارکتەرەکە جیاواز بوو بۆ نمونە جارێک خێرخواز بوو جارێک کەسێک بوو بە دوای زێڕەکانی ڕایە کرد بۆی دەستی کەوێ جارێ دڵپیس بوو چەند جارێک تووڕە بوو لەلایەک کەسێکی بە شخصیت بوو لەلایەک نا بە شخصیت نەبوو
یعنی بۆ ئێمە حاڵەتێکی پێشاندەوم هەمووی دژ بە یەک بوون وێنایەکی جیاوازی ئەکاک محەممەد بۆ هەموو ئەو حاڵەتانە نواندنی جوانی کە جوان گەیاندەبووی بەڵام یەکەی پێکهاتە یعنی بینای شخصیت یەکەیەک وحدەیەک نەبوو ئەمانە هەمووی کۆب کاتەوە نابێ ئەوە دژ بەیەک بن ئەگەر کابرایەک تەمەحکار بێ و بۆ زێڕەکانی خەڵک بکوژێ چۆنە چێ خێرەکات ناکرێ ئەیتر مەسەلەن ئەگەر دڵ پیس بێ و تووڕە بێ چۆن لە جەیەکە شخصیت بە شخصیت خۆی پێشانەدا و دەریشەکەوێت ئەو شتانە دەرەکەوێت ئەم حاڵەتانی هەموو جوان بۆ تەرتیب نەکرابوو بۆ نەکرا بۆ یەک پاکێج یەک دەستە و بدرێ بە کاک محەممەد و کاک محەممەدش بتوانێت نواندنێکی جوانی لەسەر بنیاد نواندنەکەی جوان بوو من گەلیم لە نواندنەکەی نییە لە ئەدای نییە بەڵام ئەگەر ئێوە دیقەتتاندا بێ بەردەوام کاک محەممەدتانە بینی زۆربەی جار تووڕە بوو تووڕەبەکانی یەک شکل بوو چونکە بۆ جیان نەکرا بۆ ئەم دیمەنە بۆ وەکو بینای درامی فیلمەکە زنجیرە دراماکە ئەمیان جیاواز بێ لەگەڵەویان ئەویان جیاواز بێ لەگەڵەویانیان جیاواز تا بگاتە ئاستێک لە جەیەکە تووڕەبوونێکی زۆر جیاواز بێ لەگەڵەمویان نواندنەکەی بتەقێتەوە لێرە سینارێس نەیتوانی بوو ئەو توانایی کاک محەممەد با بڵێن ئاخاوتنێک دایەلۆجێک بۆ کاک محەممەد بنووسێ بۆ هەموو ئەکتەرەکان وا بنووسێت کەوان بتوانن نواندنی خۆیانی لەسەر بنیاد بنێن و شتێکی جوان بکەن یعنی جوانتر لەمەی کە پێشانمانیانە باوا بڵێن هیلاکی شێکە سەری لێ شێوێنێ یعنی ئەو حاڵەتا گەر نەبێ سەر لە ئەکتەرەکانە شێوێنێ گەوهەر وابزانم ناوی دانیا قادر بوو وابزانم گەوهەر بابزانم بەڵێ هەنێ بابلایەک لە هینی برادرام بکەمەوە کۆمنتەکانی برادرام داوای لێبوردنەکەم چونکە ئەمڕۆ هەر خۆمم لە ستۆدیۆ بۆیە ئاگام لە هەنێک لە سەرنج و کۆمنتەکانتان نییە بزانم کاک سەردارەڵێ چی سڵاو کاک سەرکەوت سەرکەوتوو من لە کار و چالاکیەکان تەر بژین تەمەند درێژ بن لە ساغ و سەلامەت بن دوور بن لە گشت نەخۆشیێک ئینشاڵە زۆر سوپاس کاک سەردارجان سوپاس دەکەم برای ئەزیزی منیت زۆر سوپاس کاک ڕێبوار کاک ڕۆژگار زۆر سوپاسانەکەم بێمە سەر مەسەلەی گەوهەر وابزانم ناوی دانیا قادر بۆ گە برادێک ئەتوانێ بۆم دەستنیشانکە خۆشە بە پێم باشە چونکە من بە خزمەتی و خانمە نەگەشتوم من لە زنجیرە درامای هەشت دیوار بینیم و چوار دیوار هەشت دیوار بوو و لێرەشا بینیم لە هەردوو لا لەوێش کاتی خۆی شرۆڤەیەکم لەسەر نواندنی کرد نواندنی پێجوان بوو لەوێ وتمەکو سەرەتایەک کە من یەکەم جار بۆ بینیومە پێم جوان بوو ئیتر لێرە گەوهەر نواندنێکی جوانی دیمەن بە دیمەن حاڵەت بە حاڵەتی کرد گەیانی ئێمە زۆر شتێکی جوان و جێسەرنج بوو بەڵام بەگشتی ئەگەر سێرکەین گەوهەر ئیشەکەی لە سەرەتایە لە سەیدەلیا ئیشی کرد لە مختبەر لە تاقیگەیە ئیشی کرد لە تاقیگەیە بوو ئەم تاقیگەیە سینارێست لەگەڵ حیوارەکانیە لەگەڵ ئاخاوتنەکانی گەوهەرە بەردەوام نەیهێنا بوو تێکەڵی نەکرد بوو چونکە هەر ئیشێک هەر کەسێک لە ژیانە هەر ئیشێ بکە بڕۆ هەر کەسێ لێمە با بڕاتە ناو خەڵکەوە بزانێ ئەم کارکتەرانی کە ئیشی فیتەریەکەن ئەم کارکتەرانی کە ئیشی بیناکەن ئەو کارکتەرانی کە لە مەعرەزە ئیشەکەن ئەو کارکتەرانی کە لە جێیش هەر یەکەیان کۆمەڵێک دەستەواژە و شەو و کۆمەڵە شتی تایبەتی خۆیانەیە تەنانەت هەڵسو کەوت و تەسەڕوفیشە یعنی دەست جوڵانشتیشان لەگەڵ شتەکانە لەگەڵ ئەوانایە ناکرێت بۆ نمونە وەکووتم گەوهەر لە سەرەتاوە ئێمە سێرەکەین لە تاقیگەیە ئیشەکە دوای ئەوە تاقیگە نەما
قەینا ئیجازەی وەرگراتە دەرەوە ئەی نابێت لە وتنەکانیە دیار بێت ئەی نابێت گەوهەر مەسەلەن لە مامەڵەی لەگەڵ دایکە وەکو کەسێک شارەزایە لە بواری پزیشکی و لە بواری تاقیگەیە نابێوانە دەرکەوێت نەمان بینی ئەمە خەتای گەوهەر نییە بەڵام گەوهەر لە نواندنەکەیانی کردو ناگنە گەوهر نواندنێکی زۆر جوانی کرد لەگەڵ کارکتەرەکەیە زۆر جوان بوو بۆ هەموو حاڵەتەکانی بەڵام ئەمیش ئەو یەکەی پێکهاتەیە یعنی ئەو کارکتەرە بنیات نەنرابوو ئەو کارکتەرە جوان دروست نەکرابوو هەموو ئیشەکە هەموو شتەکانی پێکەوە نەلکێنرابوو ئیشەکە هەر بە هەر ئیشەکەی بۆ نمونە من ناچمە سەرە و بارە گەوهەر دواتر کە لە خانووکە دەرەکرێن بۆ ئەڕوا ئیشی کولی چاکە بۆ تاقیگە وا بزانم لە زۆر جیا ئیشی دەسەکەوێت گوناح نییە ئیشی دەست نەکەوێت یعنی ئەوەی کە ئەی بۆ ئەڵێن خەڵکانێک با بڕۆن لە هین بخوێنن ئەڵێن خەڵ با بڕە لە توپ بخوێنێ لە پزیشکی بخوێنێ بۆ ئەندازیاری بخوێنێ بۆ ئیشی بەردەوامە دامەزراندنی یەکسەریە یەکسەر دەسێکەوێت پێم سەیرە لێرەیە سەرتە کرد نا گەوهەر دوایی چوو خەریکی کولیچە دروستکردن بێت ناکاکە ئەمە تۆ کارکتەرەکە سەری دێ شێوان سرد لە ئەکتەرەکە شێوان بۆ نواندنیش یعنی کەسێک وەکو تاقیگە وەکو کەسێک تاقیگەر نواندن کادیا وەکو کولیچە فرۆش ئەمە ناکرێت یعنی ئەبێت جیایکەنەوە لە چی کاتێکایکەی بەوکو کولیچە فرۆش ئەمە لە کاتێکە ئەم کارکتەرە دەرنەکراوە لە ئیشەکەی مۆڵەتی وەرگرتووە دەرنەکراوە مۆڵەتی وەرگرتووە یعنی مۆڵەتی وەرگرتووە دوای مۆڵەتەکە ئەیتوانی بڕاتە سەری شێتر وە ئەیتوانی بڕاتە جێتر ئیشکا با لەو خەستەخانەیە ئیشنەکە بێمەوە لای برادران هەنێ بۆ چوونی تر هەیە حەزەکەم ئەمانش بخوێنمەوە کاکامێز شاءالله بە کوردی بنووسایە نەک بە ئەنگلیزیەک کوردی ئینگلیزی سڵاو لە کاک سەرکەوت ئەگەر زەحمەت نەبێ شرۆڤەیەک لەسەر کارەکاری جادوگەر بکەی سوپاس دەکەم باسی کارکتەری جادوگەرە کاگەر بتوانم شرۆڤەیەکی لەسەرکەم ئێستا دێمە سەر هەموو کارکتەرەکان ئامێسخان دیارە بەڕێستان ئامێسخان ئەو ڕۆڵەتان بینیەوە بەسەر چاو ئێستا باسی هەر هەمویانەکەم بزانم کاک ڕۆژگارەڵێکی کارێکی خراپ بوو خەڵکی هەولێری بە خراپ نیشاندا زۆر هەڵەی زەقی هەبوو کاک ڕۆژگار من ناچمە سەر ئەو تەوەرە ناچمە سەرەوەی بەگشتی ئاوا باسی لایەنەکانترکەم بەس باسی نواندنەکەم داشم ناوە بەس باسی نانکەم ئاسیاخانەڵێ ئەو هەموو دوعا خوێندنە چی بوو باش من وەکووتم نامەوێ بچمە سەر و بابەتانە من بەس باسی نواندنەکەم لەگەڵ ئەکتەرەکان حەق بە ئەکتەرەکان بم یعنی چونکە ئەوی ئەو لایەنم بەلاوە زیاتر مەبەست بوو وەکووتم کەسانی تر باسی لایەنەکانی تریان کردبوو ئەوەی گەوهەر بە مۆکو باسم کرد گەوهەر وەکووتم نواندنەکەی جوان بوو لەگەڵ هەموو چەمکەکانە بەڵام ئەگەر بەهاتایە بەردەوامی سیناریۆس لە پێکاتی کارکتەرەکەیە هەر زۆر وشەی دەستەواژەی بۆ دەستەواژەی با بڵێن تاقیگەری هینی ئەوەی کە لە مختبەرە ئیشەکە و کەسانی لە مختبەرە ئیشەکەن لەگەڵ ژیانێ بەکار بێنایە لە بەردەوام لەگەڵ هەموو کێشەکانە زۆر تەباتر و گونجاوتر بوو بۆ گەوهەر جوانتریش دەرەکەوت بۆ گەوهەر ئاسانتریشە بوو چونکە دیار بوو گەوهەر حاڵەت بە حاڵەت لەم دیمەنەیە خۆی ئامادە کردووە نمانواندن بەس بۆم دیمەنە بکە بەڵام نەیتوانی بوو کارکتەرەکە بە گشتی هەرچەنێ تقریبەن تا ڕادەیە گەوهەرەوەی کردبوو بەڵام نووسینەکە پێکاتێک کارکتەرەکە ڕێگەی پێنەدا بوو جوان ئیش لەسەرەوە بکات سەوسەن خان سەوسەن سعدون دایکی کەمال و عەدنان
نواندنێکی کرد زۆر تێر و پڕی کارەکتەرەکەی، نواندنەکەی زۆر جوان بوو. ئەمەش پێ ئەچێت یا ئەو نووسەرە نووسارەکە ئەزانم ئافرەت نەبووە پیاو بووە، بەڵام ئەتوانین بڵێن نووسەرەکە لەوە چوو بڵێ نووسەرەکە بە تایبەتیشی بۆ کردوێت بۆ کارەکتەرە کردبێت، یاخوو با نەڵێن بە تایبەتیشی بۆ کارەکتەرە کردووە، بەڵام ئەگەری ئەوەشی تایە سەوسن خان خۆی وردەکاری و جوانکاری زۆر لەو کارەکتەرە کردبێت بۆی ئەو قاڵبەی پێوە دیار بێت، ئەو فۆرمە دیار بێ، ئەو وێنایە دیار بێ کە هەرەمومان کە سێرمانەکە حەز ئەسمانەکە دافەتێکی شەڕانی و لەبلەبان و دووڕوو ئیتر ئەو شتانی پێوە دیار بوو. ئەمە ئەگەری زۆرە سەوسن خان خۆی بنیاتی نابێت پێ کاتێک کارەکتەرەکەی ئاوا دروست کرد بێ، بەڵام لە هەمان کاتشە ئەگەر ئێوە سێرکەن یەکەکەی پلە بە پلە نەڕۆشت بوو بۆ نووسینەکە وای کردووە، هەتای سەوسن خان نییە بەڵام نواندنێکی جوانی کرد. بێمە سەر ژیان خان ژیانە براهیم دەوری دایکی گەوهەر، نواندنێکی زۆر جوانی کرد بۆ چەند حاڵەتی کە پێیان سپاردبوو. ژیان خان نواندنی ژیان ناتوانین قسەیت نەک ناڵم ناتوانین قسەی تیا بکەین، بەس یعنی توانایەکی زۆر باڵایە لە نواندنە. کارەکتەرەکەی ئەو تا ڕادەیەک دیار بوو پێ کاتێک کارەکتەرەکەی، بەڵام هەر نەمان بینی ژیان خان مەسەلەن ئیشێکی پێوە دیار بێ شتێکی هەبێت، یعنی لە پێکهاتەکەی لەوێش کرچ و کاڵیەکە بوو و سەر لێ شێوانێکش هەبوو لە نووسینە هەنێ دایالۆگە بلو کاتێکە خۆی لە بیرچۆتەوە دایالۆجێکی بۆ دانرابوو لەگەڵ ئەو جێگەی و لەگەڵ ئەو جێی کارەکتەرەکەی ئەوە نائگونجا. ئەمە سەر لە ئەکتەرە شێوێنێت، ئەمە سەر لە نواندنی ئەکتەرە شێوێنێ، هەرچەنێ زۆر جوان بوون. با پێشەوەی بڕۆم بەلایەتر با بێمەوە ئەم لا بۆ لای سەرنجەکانی هاوڕێیان. ئاسیا خانەڵێ گەوهەر ئەوەندە ناهوشیار بوو کە سێکیچ بیر لە چوونە شیلتەری ژنان نەکاتەوە، خۆشیلتەری ژنان هەر بۆ خیانەتکاران نییە، شیلتەری ژنان بۆ کاتی ئیمەرجنسیە کە پەناگا بێت بە شێوەی کاتی. ئاسیا خان وەکو وتم من ئەمێ بەس باسی نەواندن کەم، ئەمە تۆ بۆ چوونی خۆتە، من نامەوێ ئێستا لەسەر ئەم بۆ چوونە شت بڵم چونکە ئەمێ بەس باسی نواندنی ئەکتەرەکان بکەم. من لەگەڵ کاک کارۆخ لە درامای هەژدیوار تۆزێ دڵم لێ شکاوە، تۆزێک بەس برادەریمان نا، بۆیە نامەوێت باسی چەمکەکانی تری ئیشەکەی بکەم، باسی دەرهێنان بکەم، باسی هەنێ شت بکەم ئەوانەی کە ئێوایڵێن ئەوڵێ ئەوەی خراپبوو وڵێ وابوویان کەسانی تر و تویانە پێویست ناکە، بەس منەمێ باس لە نواندن بکەم، چونکە نواندن کۆڵەگەی سەرەکی هەموو ئیشێکی هوەریە، شانۆیی، تەلەڤزۆنی، سینەماییە. اینجا نواندن ئەبێ کارەکتەری باشی بۆ دروستکەیت. کەس هەیە بەس پسپۆری ماستەر بەس لەسەر پێکێنانی دروستکردنی کارەکتەر لەسەر کارەکتەر هێنێتەوە. ئێمە لەم ئیشەیە نابێ بین باسی کارەکتەرکەین و نواندنی ئەکتەرەکان چۆن بوون لەگەڵ کارەکتەرەکانیا، بۆیە ئەمە وانەیەکی تایبەتە بۆ خۆی، نامەیە بڕۆمە سەر ئەوەکانی تر. ئەوە تۆشتی خۆدوت با کاکارۆخ جوابی بەڕێستان باتەوە. ئەڵێ زیادە ڕووی بوو لە کارەکتەرەکەیە، ئەمەش ناڵێم هەر بۆ چوونی خۆت بوو، دەستان خۆش بێت. بێمە لای کاکیواڵێ سیناریستی کورد دوورە لە کێشەکانی نێو کۆمەڵگا، کۆپیکردنی سینۆرەکانی دەرودراوسەیە. ئەم بۆ چوونەش ئەگەری زۆرە کاکیوە، چونکە ئێمە کاریگەری دەوروبەرمان لەسرە، ئێمە کاری فلیمسازی و سیناریۆ نەبووتە پیشە نەی ژیانوین، بۆیە پەنابینە بەر لای با بڵێن کاریگەری دەوروبەرمان لەسرە بێت.
کاک بابان حەمە ساڵح دەستخۆشی منێکە زۆر سوپاسانەکەم. اینجا با بێمە سەر کارەکتەری با باسی کارەکتەری جادووکەرەکە بکەم. ئامێزخان ئامێزخان ئەوەی تۆ چونکە ڕۆڵەکە یەک قاڵبی دیار بوو، تۆ توانیت ئەو قاڵبەمان پێنیشان بێت، تانویت ئەو وێنایەمان پێنیشان بێت، ئەمە تۆ توانیت. بەڵام ئەگەر بێمە سەر ئەوەی کە ئایا سینارێست فلیم نووس چۆنی نووسیوە چۆنی نەنووسیوە، مەجای تیا بوو، بواری تیا بوو ئەو کارەکتەرەی تۆ فلم نووس شتی زۆر جوانتری تیا بکات. و بە تایبەت لەو جێی کە حازم دێتە سەر کەمال، ڕۆڵی تۆیان وشک کردبوو، ڕۆڵی تۆیان ڕاگرتە بوو، نەیان هێشت بوو نواندن کەیت کە تۆ توانی لەوێ شتکەیت، تۆ توانی لەوێ هەر کۆمەڵێک لایەنی دەرونی نیشان بیت. ئەمە خەتاکە لای تۆ نەبوو، بەڵام تۆ ئەو وێنایی بۆ کارەکتەرە لە جی خۆیان بوو و دەست خۆشوە تا ڕادێک شتێکی جیاشیتیا بوو. دەست خۆش بێ ئامێزخان. بێمە لای کارەکتەری عەدنان. کارەکتەری عەدنان لە ئیشەکەیە کارەکتەرێکی جوان بوو. ئەوەی ئێمە بینیمان زۆرێک لە ئێمە ئەو برادرانەشی کە باوەڕیان بە ئاینی ئیسلام و ئاینەکان نییە، گەلێ جار هەر لەوان ئەبیسین باس لە دایکیانەکەن باپیریانەکەن، ئەوەنە کەسێکی باوەڕدار با بڵین موسڵمانێکی پاک و بێگەرد بووە، یعنی زۆر زۆر پاک و خۆشەویست بووە، بێگوناح بووە، بێتاوان بووە، نورانی بووە، فریشتە بووە. عەدنان ئەم کارەکتەرە ئاوا پێشانماندرا و ئەکتەرەکەش ببورن ناوەکەی نازانم کێ بوو، چونکە من لە تایتڵەکە کە خوێنمەوە ئەم بەڕێزانە زۆریان تازەن نایان ناسم، نەمزانی ناوی چی بوو، داوای لێبوردنی لێەکەم. بەڵام توانی کارەکتەری کەسێکی باوەڕداری ئاشتی خوازی بێگوناحی ئیتر زۆر زۆر پاکمان پێنیشان بات. کاک عەدنان بڵێن ئەو کارە ئەکتەرەکە دەستخۆشی لێکم توانی عەدنانمان ئاوا پێشان بات، زۆر جوان بوو. بەڵام لێرەش هەر نووسەر فیلم نووس پێی نەوتوین بەقەتەوەی عەدنانمانەوە کەسێکی موسڵمان بینی، موسڵمانێکی پاک، بەڵام نەمان بینی ئەم کەسە لە دەرەوەش فیتەری پێوە دیار بێت. ئێ باشە تۆ ئیشەکەت پێ سپاردووە، گەراجێکیە ئیشی فیتەریە کات، نەمان بینی جارێ تایە بکاتەوە، یەک تایەک بڕغوێک بکاتەوە. ئەی نابێ هەنێ لەو ئاخاتنانەی لەگەڵکردنەوەی بڕغوا بێت، لەگەڵکردنەوەی مەچینە، هەر لەگەڵ هەڵدانەوەی بۆنیتی سیارەکەیا بێت، لەگەڵ بەرزکردنەوەی سیارەیەەکە هیچ شتێکمان لێ نەبینی. بۆیە یەک وشەشمان نەبینی کاک عەدنان وشەیەک بڵێ وشەیەکی فیتەری بێت، نەمان بینی وشەیەکمان لە کارەکتەری عەدنانەوە نەبیست کە وشەی فیتەری بێت. ئەوە ئیشەکەی نییە؟ ئەی فیتەری نەبوو، بەس متەدەین بوو. بەڵام لە هەمان کاتە کە متەدەین بوو، کەسێکی باوەڕدار بوو، ئەوە نەپاک بوو، ئەی بۆ ئەم کارەکتەرت بە نوقسانی پێشاننا نەتهێشت ئەم کارەکتەرە بچێ ڕێ لە دایک و باوکی بگرێ ئەو فێڵە نەکەن لە خانوەکەیە کە حەقیان نییە. تۆ لە سەرەتەوە بینیمان کەوتە هاوشانی گەوهەر بۆ هەموو کێشەکان لەگەڵیان نابوو، کارەکتەرێکی زۆر زۆر خێرخوا بوو، ڕێکوپێک بوو، یعنی خۆبەخش بوو، لە خۆبوردە بوو، ئەمانی هەموو تیا بوو. ئەو ئەکتەرە بەڕێزە نواندنێکی زۆر جوانی ئەو کارەکتەری کرد. کەچی لە کۆتاییە سێرەکەین زەڕەنگەرەکە بە تەلەفۆنێک بەدەستی ئەو کوژرا، با بڵێن نەکوژرا، با بڵێن شتێکی بۆمان دروست کرد لە ئیشەکەیە کە زەڕەنگەرەکە ئەگەریتیای ئەو کوشت بێتی، یا تووشی ئەو کێشەیی کرد بە تەلەفۆنێک. ئەمە جارێ بایەک شتێ بڵێم، جاری وا هەیە لە فیلمە لە درامایە تەسویر تەواوە بێ، مۆنتاژ تەواوە بێ، هەموو شتێک تەواو بێ، هەستەکەن لێرە خەلەلێکەیە، دێن بەچی تەواویەکەن بە دەنگێک. ئەم تەلەفۆنە دەنگە تەلەفۆنیە عیلاج بوو، چارە سەرێک بوو بۆ ئاخیرە کە بڵێنەوە کورە لەوە چوو لە ئاخیرە بیریان کەوتۆ تۆ ئەرێمە نەمانوت زەڕەنگەرەکە چێ کوشتی، ئەی کۆمەڵی هەڵقە لەسەرەوە ڕۆشت
گەڕان بوو بە دوای بکوژی زەڕەنگەرەکەیە دەوەڵا با یەکێ بکەین بە بکوش هاتن چیان کرد کارکتەری عەدنانیان کرد بە بکوش بە تەلەفۆنێک هەر زۆر شتێکی ناگونجاو بوو لەگەڵ کارکتەرەکەیە چونکە بۆ ئەم کارکتەرە تۆ لە سەرەتاوە وا بنیاتن نابوو کە کەسێکی ئاشتی خوازە کەسێکە بکوژ نییە ئەی بۆ ئێستا کردت بە بکوش بۆ بوو بەکوش لەسەر چی بنەمایەک کەمال بواە قەیچێکە با کەمال بناردایە بکوژێ بەڵام بۆ عەدنان ئەیانی نائەکرا دوایەوە ئەگەر بڵێن عەدنانەکەین بە بکوش ئێ باشە نابواە پێشانمان باە لەگەڵ ئیشەکەی عەدنان جارجار ئیسپانە لە دەستی دەرەچێت شتێک لە دەستی دەرەچێت تووڕە بواە چونکە مامەڵە لەگەڵ ئاسناکە بچێشە بە ئاسنەکەی ئەو تووڕە بێت و ئەو حاڵەتەی تیا بێت تا ئێمە بڵێن ئەگەری تایە عەدنان ئەم کابرایە کوشت بێت چونکە ئەو حاڵەتە عەسەبیەی هەبوو بینیمان بەڵام نەمان بینی لە کارکتەری عەدنانە نەمان بینی بە هیچ شێوەیەک پێشان نەدرا ئەسڵەن وەکو فیتەریش مامەڵەی ناکرد وشەی فیتەریشی بەکارنایەنا لەی جەیەکە ئەمامەیەکێ لە کێشەکان بابینە سەر مەسەلەی ئەو کارکتەرەی کە ناوی مشمش بوو نازانمەوە بە ڕێزە ئەکتەرە ناوی چی بوو بەڵام کارکتەرەکەی وێناکەی جسمی دەم و چاوی جلی ئەو شتانەی بۆ کارکتەرەکە زۆر جوان بوو بەڵام لە پێکهاتەی کارکتەرەکەیە کراوە بە تورکمان کراوە بۆی کە گۆرانی بێژێکی تورکمانە حەزی بە گۆرانی وتنە شەر نییە و بارێکی دەرونی ناجێگیریشی هەیە ئەوەشمان پێ جوان بوو بەڵام بۆ نمونە کۆمەڵی وشەی کۆمیدی لە زمانی ئەوە بۆ کارکتەرانە هەبوو ئەبواە دابنرایە ئەبوو بە کارکتەرێکی کۆمیدی زۆر جوان هەر بۆ نمونە لەوەی زۆرێکتان بینی بێتانە کەسێ ڤیددیۆ دائەنن تورکمانن ئەو تورکمانانەی کەرکک یا هەولێر بەتایبەت کەرکک بە کوردی قساکە حەزەکەی گوێی لێ بگری لە پێکەنینە یعنی خۆی بۆ پێکەنین قسە ئاکات بەڵام قسەکەی کوردی و تورکمانەکەی وا تێکەڵە تورکمانێک کوردیەکەی وایە جارجار هەنێشتەڵێ ئێمە لای ئێمەی کوور دەزانین ئەمە مانایە تریە بەڵام بۆ مەبەستای لێ تووشی پێکەنینمانەکات خۆ مەجای ئەوانەی تیا بوو یان ئەم ئەکتەرە هەر خۆی تورکمانی نازانی یان ئەم ئەکتەرە خۆی هاتووە ئەو قاڵبەی ئەو فۆرمەی بۆ دروستکردین ئەو وێنایی ئەو کارکتەری بۆ دروستکردین چونکە ئاخاوتنەکانی حیوارەکانی هیچی ئەو خزمەتەی ئەمی نەکرد مەبەستم ئەکتەرەکە نوادنێکی جوانی بۆ کارکتەرە کرد بەڵام حیوارەکان دروستکردنی پێکاتی ئەو کارکتەرە خزمەتی ئەمی نەکرد دایکی مشمش دایکەکەش ئەیتوانی وابێ بەڵام دایکێکی مسالم ئەویش دایکێکی ڕۆڵێکی ئاسایی جوان بوو دەستی خۆش بێت هەمویان دەستخۆشییان لێکم بابێ مەسەر مەسەلەی ژنی دکتۆرەکە ژنی دکتۆرەکە ئەویش نواندنێکی جوانی کرد بەڵام ئەو شتێکی بوو ئاخاوتنی خێرا بوو خۆی ئەگەر لە تەبیعەتی ژیانی خۆیە ئاوا بە خێرایی قسە بکات با هەوڵداد لە بەرەوەی ئەو ئەکتەرە هەوڵداد ئەو خێراییەی ڕوون بێ وازح بێ ئێمە لی تێبگەین بیکە بە خێرایی وتنێکی هوەری و ئەگەر خۆی وانە بۆ خێرایە قسە ناکە بەڵێ کارکتەر هەیە هەر لە ژیانی ڕۆژانەی بین زۆر بە خێرایی قساکە زۆر بە ناوی بەڵام ئەبێ هەوڵدەین ئەو خێرایی قسەکردنەی وزوح هەبێ شتێک بگاتە ئێمە لی تێبگەین جارجار هەستمە کرد لی تێناگەم اینجا من دەستخۆشی لە یەکەم ئەگەر منەمە یەکەم جارمە بیبینم ئەگە سەرەتایەتی دەستی خۆش بێ لەم سەرەتایە و شتێکی جوانی کرد باوکی عەدنان و کەمال کارکتەرێکە زەلیلە بەدەست ژنەوە ژنەکەی زۆر زاڵە بەسەری بەم جۆرە کارکتەرە لە کوردەواری هەڵێن ڕێوی ماڵ و شێری دەرەوە کەچی ئەم کارکتەرە وا بە ناسازی دروست کرابوو بەردەوامە گریە
بەردەوام گریان بوو. خۆ من ناڵێم ئەگەر داوایان لێ کردبێ ئەکتەرەکە نواندنێکی جوانی کردوانی ئەو حاڵەتانە بگەێنێت چونکە ناوەکوت میشەکان کارکتەرەکان هەمووی حاڵت بە حاڵت تەسویر کراوەمە لە سینەمایە ئەکرێ حاڵت بە حاڵت دیمەن بە دیمەن یعنی ئەکتەرەکە بەس بۆ دیمەنە ئەو حاڵەتە دروستەکە و نواندنی بووەکە بەڵام هەموو کارکتەرەکەی بێکەوە گرێبیت یەک خەت نییە یەک هێڵ نییە. باوکی عەدنانی ئەمە هەر بە ئاشکرا پێوەی دیار بوو یەک هێڵ نەبوو ئەمە ئەگەڕێتەوە بۆ سیناریستەکە نەیتوانیوە فلیم نووسەکە نەیتوانیوە بیکا بە هێڵێت بە تایبەت کۆمەڵی گۆڕان هەبوو لە ژیانی ئەمە لە بیدایەتەوە هەر زەلیل بوو هەر زەلیل بوو باجار جارێک لە دەرەوە پیاوی ناو پیاوان چونکە لە کەمی خۆیان لە ڕووی سایکۆلۆژیەوە لە کەمی خۆی لە لۆ کێشانی خۆی لە دەرەوە بەعکسەوە پێشانێدا ئەوێ بڵێ من پیاوە ئێبابمان بینایە ئەوەمان لێ نەبینی ئەی بۆ لە دەرەوە شەر بەگریان بەڵام ئەوەیە کارکتەرەکە مەجای گۆڕانی تیا بوو چونکە گەشتە ئەوەی کە بۆ خانووەکە دوای خانووەکە ئەو با بڵێن خوشکەزایانی کە دەرکرابوون عەزیەتی ئێدا عەزیەتی ویژدانی تا گەشتە ئەوەی تووشی بیرچوونەوە بوو ئەمە هینێکی تیا بوو پەیژەیەکی بینای درامی بۆم کارکتەرە هەبوو بەڵام جوان پێیان نەدابوو دایلۆگەکان وان نەبوو دروستکردنی کارکتەرەکە وان نەبوو تا ئەوش بتوانێ ئەمە بە جوانی تەوزیف بکات. دەستخۆشی لە یەکەم دکتۆرەکە هەر هەمومان کە سەیری دکتۆرەکەمانە کە دکتۆرەکەمان چۆن بینی دکتۆرەکەمان وان نەبینی وەکو کەسایەتیە کە دکتۆری پێوە دیار بێت زیاتر لە کەسایەتیەکی قسەکردنەکانی هان لە سجن لەوا چوو کەسایەتیەک بێت باندێکی هەبێ باندێکی کوشتن باندێکی مافیا ناخۆ تجارەتەکرێ لە ناو خەستەخانەیە دکتۆر تجارەتەکە من لەم ڕۆژگاران لەم ڕۆژانەیە بیستم وتیان دکتۆرێک نەخۆشێک چۆتە بەردەمی ئەو تۆ بێ عملیاتێکی وا بکەی وا بکەی وا بکەی لە نەخۆشەکەی واگەیان کردووە قورس کردو بەگەرەوە عملیاتت بۆ نەکە مەمری دوای شکاڵن بەس ورجی هەڵدڕیوە دوای عملیاتی بۆ کردوتۆ دەستیان لە ناوە نەداوە بە هیچ شێوەیەک پارەیەکی زۆریشان لێسەنەوە خۆم ساختەچێتی هەیە لە پارە پیاکردنە لە بواری پزیشکیە باسەکەن من نازانم باسەکەن ئەڵێن ئەمە بووە تۆ ئەیتر ئەم دکتۆرە بووە بڕوات مەسەلەن خۆی تووشی کۆمەڵی کێشەی تر بکات بۆیە وتنەکانی قسەکردنەکانی دایالۆگەکانی لە دکتۆر ناچوو هەر لە سەرەتاوە جارێک دکتۆر هەمومان گوێمان لە دکتۆر بۆ زۆربەی دکتۆرەکان زۆر بە نەرمی قساکەن چونکە بۆ ئەم بە نەرمیە و لەسەر خۆ و بە کزی و جاری وایە بێ جۆت بخیتە لای دەمێەوە تا جۆت لێبێ بۆ چونکە ئەم لەو کاتێک کە نەخۆشێک لە بەردەستیان نایە عملیاتەکان هەموو ئەڵی بە چپە قساکەن ئەمە جارێک نییە و دوان نییە وان لێکە و لای ئەوان لای دکتۆر ئەوە هەیە ئەبێ دکتۆر بە نەرمی قسە بکان نەخۆشی ئیزعاج نەکات ئەوە یەکێکە لە حاڵەتەکان ئەم کارکتەرە حیوارەکانی وانە بوو ئەوەی کە بۆی نووسرا بوو بیڵێ وانە بوو ئەی چۆن ئەو ڕۆڵی دکتۆرە ببینێت کەمال و ئەو کوڕەیتر هەردووکیان هەر لەش و لار و هەموو شتێکیان بۆ کارکتەرە دروست کرابوار کەمال هەستە کرد نەخوێنەوارە ئەیتر یاخوا ئەکتەرەکە خۆی لە ئەسڵا نەخوێنەوار نەبێت نواندنیانم بەدڵ بوو دەستخۆشیان لێکم ئەوەی شوفێری تەکسینەکەش پاسەکە تا ڕادەیەکی باش ئەویش نزیک بوو لە کارکتەرەکەی خۆی ئەوەی ئەویش تا ڕادەیە کێشم لەگەڵیان نەبوو تەلەبەکانەوەی کچەکان کە یەکێکیان تووشی ئەو کێشەیە بێت کە کوژرێ و ئەو کچەی خوشکی گەوهەر ئەویشەمانە بۆ خۆیان لەو وینەیە ئەگەر یەکەم جاریانە نواندنێکی جوانیان کرد دەستیان خۆش بێت و وەکو فێرخوازێک دەرکەوتن دەستخۆشیان لەکەم ئەوە شتێکی باش بوو و پەری بە جۆرەی کارکتەرەکەی خۆی بە جۆرەی هەردهی خۆی شخصێتی خۆی نەک لە فیلمەکەیە نواندنەکە زۆر جوان بوو
من دەستخۆشی لەو کەسە ئەەکەم کە ئەم کەسانە ئەهێنە ناو بوارەکەەوە هانیانەدەن نواندن کات هانیانەدەن ئیشێ بکە شتێ بکە لەو بابەتە چونکە ئەوان زۆریان پێخۆشە بۆ دایان ببڕین دابڕینەکەی زۆر زۆر خەتەرە وە شتێکی ناشرینی شەینجا من لێرە ئەمەم بینی زۆر دەستخۆشییان لێکم کە پەریانێنا و پەری بە جۆرێ ئەو کارکتەری خۆی نواندنێکی زۆر جوانی کردبوو دەسەکانی خۆش بێ بابێمەوە بۆ لای بۆچوونی برادەران کاک وا بزانم کاکیوە بەڵی کاکەوان خوێنەوەک لای کاک ڕێبوار ئەمین کاک ڕێبوارە مینەڵێ سینناریۆ ئابا بیخەمە سەر شاشەکەڵێ سینناریۆ لاواز بوو ئەتوانم بڵێم کۆپی درامای تورکی بوو بە تایبەتی میوزیک هەندێک لە دیمەنەکان وەرگیرا بوون کاک ڕێبوارجان ئەمە بۆچوونی بەڕێستانە من وەکووتم من ویستم بەس باس لە نواندن بکەم و ئەم کڵێشەیە کە هەیە کارکتەر یەکەی پێکهاتەی کارکتەر هەیە لەوەیە زۆرێک لە فلیم نووسانی کورد ئاگیان لەوە نەبێت یەکەی پێکهاتی کارکتەر زۆر زۆر جیاوازە و زۆر بەشمان هەست بەو کێشەیە نەکەین نواندنی ئەکتەر نواندنی دیمەن بە دیمەن بکات حاڵەتەکانی دیمەن کە گەرەوەی کرد کارکتەرەکە لاوازە بێت دیار نابێت لەوێەوە کۆمەڵێ خەلەل دەرەکەوێت ئەو خەلەلانەیە کە ئێوە باسیەکەن ئەو کێشانەیە کە ئێوە باسیەکەن چونکە بۆ لەوە چوو دیمەن بە دیمەن نواندنەکە با بڵێن ئەکتەرەکان ئاگیانەوە لەوەی ئەکتەرەکان هەر دەقەکەیان نەبینی بێت بەس لە کاتی دیمەنەکانە وتیانەوەرەوە ئەو دیمەنەت هەیە ئەو دیمەنەوە ئاکەین واکەین ئێتر ئەکتەرەکە هەر نەیبینی بێت دەقەکەی نەبینی بێت تا بزانێت کارکتەرەکەی لە سەرەتاوە چۆنە تا ئاکۆتایی ئەی کارکتەرێک بۆ نمونە لە سەرەتا مامۆستایەکی باشە موچەی نادەنێ بۆ نمونە ماڵێم لەم ئیشەیانە لە سەرەتایە مامۆستایەکی باشە وانەی باشەڵێتەوە و شتەکە بە خزمەتێکی باشەکات بەڵام کاتێک کە موچەی نادەنێ مانگێ موچە وەرناگرێت دوو مانگ موچە وەرناگرێت قەرزەکات لای یەکێ قەرزەکە کەسەکەوی قەرزەکەی پێدا زوو دێ سەغڵەتێکە ئەم کابرایە ئەوەنە هەستی ناسکە ئەم مامۆستایەتر ئەگە کچ بێ پیاو بێگاتە حاڵەتێک لەوەیە ئیتر لەو باشیە دەرەچێت لەوەیە تووشی شەڕ بێ لەوەیە تووشی دزی بێ لەوەیە تووشی کۆمەڵە شت بێ بۆ چونکە پاڵنەرێکی سایکۆلۆجی هەیە کە موچەی نییە و خێزانەکەی پێویستی بە بژێویە و ئەی ئەم ئەبێ بچی و چی بکات و کابرای خاوەن قەرزی زعاجێکە و تۆ ئەم هەموو شتەی لێ کۆکەرەوە ئیتر ئەمە کارکتەرەکە دروست کرد وای لێ دێ کارکتەرەکەی ترە گۆڕێ ئەبێ بە سایکۆلۆژیەن کارکتەرەکە بێ بە کارکتەرێکی کە لە سەرەتاوە مامۆستایەکی نەرم بوو دوایی هێوا شێواشوای لێ هات ئیتر ئەتوانی لە کۆتایە بیکەی بە پیاوکوش بیکەی بە دزێک بچێتە سەر ماڵان بچێتە سەر دوکان بچێت دزی وا بکات کەس هەستی پێنەکە ئەمە پەیژەی درامی پێکهاتەی بینای کارکتەرە بەڵام لەم ئیشەیە مشتی چوامان بینی ئیشی کەسیانمان نەبینی کەسیان نەمانزانی ئیشیان چییە ناڵێن بەس گەوهەرمان بینی کە لە سەرەتایە با بڵێن سەیدەلانی بوو یاخوو لە تاقیگەیە ئیشی کرد بەڵام دوایەوە ئیشەکەی گۆڕە حازم هەر نەمازانی ئیشی چی بوو تا بزانین حازم چۆن نواندنەکە بەسەوەی عەدنانمان بینی ئیشی فیتەر بوو بەڵام لە کردویان بە کەسێکی مسلمانێکی ئاشتی خوازی پاکی ڕێکوپێک کردویان بە مسلمانە وەکو مسلمانێک بینیمان وەکو فیتەرێک نەمان بینی ئەی چۆن ئەو فیتەریە بێ ئیشی یان مامەڵەی لەگەڵ ئاسنە ئەبێ ڕقی بکاتە بێ تووشی هەنێشتی بکە بەڵام ئەم ئەبێ لە کاتی ئیشەکانی پێشانی بینێمە سەرڕاستە پێشانم مەدە وەکو مسلمانێک نوێژەکە و قسانە نا بەڵام لە کاتی ئیشەکەی کاتێک کە خەڵکێک سایقێک دێت سیارەکەی بۆ چاکە کاتەوە باوەکو مسلمانێکی ڕاستگۆ لەوێ سەرڕاست پێشانی بە ئەوەمان پێویست بوو یا بۆ کردت بە فیتر ئەو ئیشت بۆ بۆدانە داد نەنایە با ئیشەکەی هەر نەبووە هەر بەکو کەسێکی بەردەوام لە مزگەوتێکە بکرای بە جێورێکی مزگەوت یعنی ئیش بۆ هەرچ کارکتەرێک کە دانیت
ئەبێ ئەو ئیشە وا پەیوەست بێ بە ڕووداوەکەوە ڕووداوی ئیشە سینناریۆکە فیلمەکە دراماکە پێویستی بەو ئیشە بێت نابێ پێویستی پێ نەبێ یا دایمەنە یا کەداد نابێ هەموو ئیشەکانی یاکە بە یەکە ئەکتەرەکان کارکتەرەکان هەمووی ئەبێ پەیوەست بێ بە ڕووداوەکانەوە پەیوەست بێ بە سینناریۆکەوە ئەبێ ببن بە بناغە بۆ سینناریۆکە نەمان بینی تۆ لە ڕێ ئیش و لە ڕێ یەکەی بابەت هەمومان کڵێشەیەکی ئەکتەرەکانە بینی نەمازانیە مەکتەرە وایە ئەو وەکتەرە وایە وەکتەرە وایە وەکتەر وایە هەمویانمان جیا کردەوە ئێستا بەس عادنانی لێ دەرچێ لەگەڵ دایکی کەمان هەمویان یەک قاڵە بوون هەمویان یەک شێوە بوون هەمویان وەکو نووسەرەکە بوون ئاها دیارە من ئاوان بینی ئەیتر نازانم من ئەمە شکانەوەی بەڕێز کا کامەران خۆشناو نییە کا کامەران ڕێزی تایبەتم بۆت چونکە تۆ شتێکتان نووسی بوو ئیشێکتان کرد بوو سەرنجی زۆرینەی خەڵکی ڕاکێشام ڕەمەزانە زۆرینەی خەڵک بینەر سەیری ئەو ئیشیان کرد ئیشەکە ئەلبەتە جێی مشت و مڕ بوو دۆزینەوەی بابەت جێی مشت و مڕێکی وا بوو کە خەڵکە مو سەیری کات یەکێکەڵێ خراپ بوو یەکێکەڵێ خەڵکی ئەولێری خراپ پێشاندایکی گواڵێ هەر کەس شتێکەڵێ ئەمە گەرم و گوڕی بابەتەکە بوو ئەمە گەرم و گوڕی دراماکە بوو ئەمەتان دۆزی بۆ بەڵام کا کامەران ئەم تێبینیانم لەسەر ئەوە بوو ئەویش بۆ بنیاتی کارکتەر بۆ ئەوەی ئەکتەر نواندنی جوانت بۆ بکە با بێمە لای برادێکی کە ساورۆن ئەڵێ سەلام عەلەیکوم من ئێستا هاتم بەڵام لەبارەی زنجیرە و فیلمە کوردیەکانەوە خراپی نواندنەکە هەندێک جار بەهۆی خراپی سینناریۆیە کاک ساورۆن من ئەگەر تازە هاتوویت بەڵام ئەگەر دوایی ئەم وانەیە من گوێی لێ بگرەوە من هەوڵم داوە بە زانستیانە شیکاری بۆ بکەم کە خەتای ئەکتەرە یا خەتای ئەکتەر نییە کێشەکان لە کوێوەیە ئەبێ کێشەکە بدۆزینەوە بزانین لە کوێوەیە بۆ ئەوەی لە بەرهەمێکی ترا سینناریست یا بەڕێستان ئەگەر ڕۆژە لە ڕۆژان فیلمێکت کرد ئاگاد لەوە بێ و خۆ تووشی ئەو کێشەیە نەکەیت دەستی بەڕێستان خۆش بێ ئاسیا خانەڵێ دەسەکان و خۆش بێ ئاسیا خان لە خزمەتم داوای لێبوردنەکەم ئەگەر لە هەنێ وەڵامە من خۆم دوور ناخەمەوە بەڵام نامێ وەڵام بمەوە بۆ ئێوە بەجێڵم خۆتان چی ئەڵێن لەسەر ئیشەکە کاک بابان حەمە ساڵە خاوەنی ئەم پێگەیە کاک بابان سڵاوێکی تایبەت لێرەوە بۆ فەڕەنسا ئەڵێ کاک سەرکەوت جان کام فیلمەوە باسی ئەەکەیت لەکوێ بیبینین کاک بابانجان ئەمە زنجیرە درامای گەوهەر و خوشکەکانی کە ئەم ڕەمەزانە لە ئاڤامیدیا لێدرابووە گەرە بنووسی گەوەر و خوشکەکانی لەویایی بینی من لە تەلەڤزۆن دەرفەتم بۆ نەڕەخسابی بینم بەڵام لە یوتوبەوە بینیم بەڵێ ئاسیاخانەڵێ لە یوتوب ئەتوانی بیبینیت بەڵێ لە هەرە لە یوتوب دانراوە بزانم کاکیوە ئەڵێ چی کاکیواڵێ نواندن بە گشتی لە دراما کوردیەکانە هەمووی شپرزەیی و بێ ئاگایە بوونی کارکتەری مەمۆش بە گشتی لە دراماکەدا زیاد بوو من ئێستا کە باسی ئەوەم کرد کاتێک کە کارکتەرێکە هێنیت ئەبێ ببێتە پایەیەک بۆ سینناریۆکە بۆ فیلمەکە پایەیەک بۆ ڕووداوەکانی ئەگەر پایەیەک نەبوو بۆ ڕووداوەکانی لای بە پێویست ناکە دای بنیت هاوکار نەبوو لە هەنێ لە کێشەکانە لای بە پێویست ناکات تەنانەت من ئێستا باسی ئەوم کرد ئەگەر ئیشەکەی کارکتەرێک ئیشێکی بۆ دانەی ئەگەر پێویست نەبوو لای بە بۆچی یعنی وەسە باسم کرد عەدنان ئیشەکەی لێرە فیتەر بوو زیادە بوو هیچ دیار نەبوو تەنانەت کاریگەری لەسەر کارکتەرەکەشی نەبوو لە وشەکانیشە دیار نەبوو ئەوەنەی کابرایەکی موسڵمانمان بینی موسڵمانێکی پاک ڕاستگۆ کابرایەکی فیتەرمان نەبینی تەنانەت گەوهەریش بەس لە سەرەتایە بینیمان بەس باسی ئەوی نەکرا فەحسە کرا
لەو فەحسەیەوەمانە و یەک دوجارێکەوە و تەواوی تری شتێکیمان نەبینی ئەی بۆ نەمان بینی سەدرەیەک لە بەری بێ ئەی بۆ نەمان بینی بە نەرمی قسە بکات لەگەڵ دایکیا بۆ نەخۆشیەکانی شتێکی ئەمانە خەتای ئەکتەرەکە نییە خەتای سیناریستەکەیە کە ئەو حیوارانی بۆ نەنووسیوە ئەو شانەی بۆ نەنووسیوە چونکە هەر کارەکتەرە زمانی تایبەتی خۆی هەیە زمانی جیاوازە زمانی ئاخاوتنی جیاوازە لەگەڵ کەسێکیکە بە جۆرەی ئاستی هوشیاریەتی نەک ڕۆشنبیری باز لە ڕۆشنبیری ناکەم هەیە لە زانکۆ تەخەڕوجی کردو هەیە دکتۆرای هەیە بەڵام سێرەکەی نازانێت چوار قسەی ڕێک و پێک بکات بەڵام هەژە کابرایەکە نەخوێنەوارە ئەیبەی بۆ چارەسەری کێشە و گرفتی عالەم بەخەمە مەسەلە کارکتەرەکان ئەبێ بزانی بە جۆرەی پێگەکەی وشەکانی چی وشەیە بەکارێنێ چۆن قساکات ئەمانە هەمووی لە پێکهاتی کارکتەرایە ئەمە پەیوەست نییە بە ئەکتەرەوە ئەمە و کەسانی کە بەرهەمێکی سینەمایی یا درامی ئەنووسن ئەبێ کارکتەرەکە ئاوا بخڵقێنن چونکە حیوار ئاخاوتن لە سیناریۆیە لە سینەمایە برای بەڕێزم براکانم ئازیزانم ماستەری لەسەرێت ئەهێنرێتەوە چۆن حیوارە نووسیت یعنی بە دەرس و دەرسووانە و دووانە و سێوانە تەواو نابێت ئەوەنە تێکەڵکێش و گرێچنێکە زۆر ڕۆڵە بینێت اینجا شتێکی کە بەڕاستەوە کاک هیواویستم بە ئەوە بڵێم ئێستا بیرم کەوتەوە تەلەڤزۆن کامیرە تەلەڤزۆن کە ئێمە بینەر دانیشێ شتە بینێ بە بینین شتم پێ بڵێ بۆ بە حیوار پێم بڵیت حیوار زۆر بەکەم بەکاربێنە ئەو حیوارەی دایێنیت ئەو ئاخافتنەی دایێنی ئەو وشەی دایێنی ئەگەر وەکو بزمار جێ خۆی نەگرت ڕێی دەدەرەوە دایمەنە بە کامیرە پێم بڵێ تۆ لەگەڵ کامیرەیە زاوێت هەیە گۆشت هەیە لەگەڵ کامیرەیە قەبارەت هەیە ڕووناچیت هەیە ئەمانە هەموو گزارش دەکەن لە دراماشە بۆ نایبینی بۆ پێم ناڵێ یعنی بۆ ئەو بکوژە با بڵێن عەدنانە کرد بە بکوژ لە کۆتاییە ئەی بۆ پێشانمانت نەدا یەک دوو جارێک لەگەڵ ئەو کەسەیە قڕەو بڕێ بوو بێت بە دیمەن پێشانمان باە بە قسە نا بەس بە دیمەن یعنیێرەوە دەستکەنم یەخی یەکتری و دەم و چاویان تۆڕە بێ و بەرامبەر بە یەکتری زۆر جوانتر بوو لەوەی کە بەت لە تەلەفۆنێکە پێمانتان وت با بێمە لای ئەم کاک ساورۆ نەڵێم دراماکەم نەدیوە بەڵام بەپێ قسەکانت بەڕای من کێشە نییە کە هیچ ئاماژەیەک بە تووڕەبوونی ئەو کارکتەرە بووکەژە نەدراوە نا ئێمە بۆیە حەزەکەم جۆ بگریتەوە بزانی من چۆن باسی ئەوواکەم ئەو با بڵێن ئەو دیمەنەی کۆتایی کاڵێن بکوژەکە ئەمەیە یعنی شتێکمان پێڵێ یعنی وە هاتووە عیلاجێ بکات پینە بکات بۆ ئیشەکە ئەو ئەمە بەسمانە لەوە بوو ئەتوانی جۆ بگریتەوە باشترە لێرە کاک ساورۆن عینە شتێکی کاڵی تۆڵی دراماکەم نەدیوە بەڵام بە پێ قسەکانم منەوە بە کێشە نازانم کە ئەو بوژە ئەو بکوژە تووڕۆبوونەکانی نیشان نەدراوە ئەما بێتە هۆی ئەوەی پڵەت نووسینەکە بەهێزتر بێ ئەو شتانە لە کاتێکدا کێشەن کە دراماکە یاسای خۆی بشکێنێ کاک ساورۆن دراماکە ببینە ئەلبەت تۆش لەوەیە قسەت لەسەرەوانە بێ من باسی نواندنەکەم لێرە بەس باسی نواندنەکەم باسی ئەو کێشانە ئەەکەم ئەستەنگانە ئەەکەم لە بەردەم نواندنی ئەکتەر باسی ناچمە ناواخنی دراماکە و تۆ بەڕێستان بۆ خۆت ئەتوانی بڕۆ سێرکە و
دوایی بۆ چوونی خۆت لەسەر دراماکە بڵێ بەجیا من باسی نواندنەکەم لێرە بۆیە کەومە سەر ئەو جیانەوە کە ئەواڵێن بۆ دروستکردنی پێک هاتە ئەوەی کە تۆ ئێستا مەسەڵێ پڵەت هەنگاو بە هەنگاوی کارکتەرەکەی یعنی هەنگاو بە هەنگاوەکان هەنگاو بە هەنگاوی کارکتەرەکە دیار نییە نابێ پێشانی بی ئەگەر نەبێ بۆ چیمانە ئەو کارکتەرە زیادە بێت جا بۆیە حەزەکەم بیبینیت بۆ تۆش خۆشترە بێمە سەر ئێرە ئاسیاخانەڵێ هەموو کارکتەری ژنەکان خراپ نیشاندران ئاسیاخان ئەمە وەکووتم بۆ چوونی خۆتانە من لەوەیە بەیەکۆ قسە بکەین ئاسیاخان بۆ چوونەکانم بڵێم لەوەیە بۆ چوونی ترمانە بێ و مناقەشەیەکی تر بکەین زمناکۆ ئاغا زەنگەنە ئەڵێ ئێمە کەرکوچی نەمانتوانیوە تا ئێستا درامایەک بکەین ئەو درامایە خراپتر بێت لەو درامایە خراپتر بێت کاک زمناکۆ تێنەگەشتم لە مەسەلەکە تۆڵێ ئێمە کەرکوچی نەمانتوانیوە تا ئێستا درامایەک بکەین لەو درامایە خراپتر بێت یعنی باشترمان کردووە تێنەگەشتم لەم مەسەلەیە و دوایەوە بابەتەکە پەیوەست نییە بە کەرکوچی و بە سلێمانی و بە هەولێری من لێرە مەم نەوتووە باسی جیاکاریم نەکردووە لە بینی دراماکە سەر بەکوێیە سەر بەکوێنی و دەرێنەرەکە کێ و کێنی و ئەگەر مەبەستت منەکە کەرکوچی هیچم نەکردووە ئەوەیان جیایەوە یەخی منەگرێتەوە ئەویان جیایە ئەگەر ئەوەت مەبەستاوە پێم خۆشە ئەوە ڕوونکردنەوەی لەسەر بی سڵاو ڕێزم بۆتان کارکتەری خانێ ژیانخان ڕۆڵی نەبینی نەکرا هەر بە شێوەزاری سلێم ئەکرا بە شێوەزاری سلێمانی قسەی بکردایە چونکە بێت لە خێزانێکدا ژنەکە خەڵکی ناوچەیەک بێت و هاوسەرەکەی خەڵکی ناوچەیەکی تر بۆیە هەست ناکەم ئەو شێوازی قسەکردە زیادە بوو ڕووناخان من حەزەکەم لەسەر ئەوە ئیزافەیەک بۆ قسەکەی بەڕێستان بکەم من لە ئەمریکا کاتێک کاچووم لە ئیشەکانە نواندنمە کرد منیان وەکو بۆ ئەو کارکتەرانە ئەویست بڵێن کارکتەری پاکستانیەک کوردێک عەرەبێک تورکێک فارسێک بۆ چونکە ئەنگلیزیەکەم وەکو ئەوان نەبوو وەکو ئەمریکیەک نەبوو ئەو هەموو ساڵە نەمتوانی من ڕۆڵێک ببینم ڕۆڵی کارکتەرێکی ئەمریکی جارێک نەبێت کە حیوارم نەبوو دەوری باوکێکی جوتیارێکی کانتری ئەمریکیم بینی بەڵام هیچ حیوارم نەبوو ئەو جارە بەڵام دوای ئەوە هیچ جارێک هیچ ڕۆڵێکم نەبینی چونکە بۆ لەوێ کاتێک کە ڕۆڵێکیانەیە بە کەسێک من ڕۆڵی ئەو کەسانە مەبینی کە ئەمریکی نەبوون دەرەوەی ئەمریکاوە یا هاتوونەتە ناو ئەمریکا بەڵام بە ئەسڵ ئەمریکی نەبوونە لە ئەمریکایە گەورە نەبوونە یعنی ئێمە تۆ لە بەریتانیت ماڵین ئاکسنتی هەبوو من ئاکسنتم هەبوو چونکە ئەنگلیزیەکەی من نەبوو بە ئەنگلیزی ئەمریکی نابێت نازانم نەمتوانیوە جا بۆیە هیچ کاتێکە و ڕۆڵم نەبینی هەر ئەوەش بووە هۆی ئەوەی کە زۆر لە ئۆدشنەکانە زۆر فرسەتم لە دەست چوو بۆ ڕۆڵی زۆر گەورەتر لەبەرەوەی نەمەتوانی وەکو ئەمریکیەک وەکو بەریتانیەک ڕۆڵ ببینم زۆر فرسەتی گەورە گەورەم لە دەست چوو فرسەتم لە دەست چوو بۆ فیلم هەبوو چوو ئۆسکارەوە من لەبەر ئەو ئاکسنتەم نەمتوانی بەشدار بم لە ئۆدشنە بۆم هاتوو بوو بەڵام ئەوە شملی منی ناکرد نەمتوانیات پڕی بکەمەوە داوا بکەم جاوە لە بۆ هی قسەکەی بەڕێستان باش ژیان خان وەکو سلێمانی قسەی بکردای قەی چێکە خۆ هەیە خێزانین پیاوەکەی ئەو لێری ئەو لاولێرە ژێ و بەڵام هەر بە سلێمانیش قساکە من زۆر کەسە ناسم یعنی ساڵانێکی زۆرە لە هەولێرە بەڵام هەر بە سلێمانی قساکە خۆوانش بینی بیان ئەیانتوانی باش ژیان خانیش وا بێت دوایەوە لەگەڵەوەشە باش ژیان خان هەولێرەکەی هین بێت شکاو بێ قەیچێک ئەوی جوانە دیار بێت کە خەڵکی هەولێر نییە خەڵکی سلێمانیە بەڵام بەولێرێکی شکاو قساکە ئەویش معقولە ئەمەش ئەوە شەر معقول بوو بە هەموو شێوەیەکیان بۆیە من ئەوم نەکردە کێشە لە بەردەم کارکتەرەکەیە و کە ژیان خانش ئەو ڕۆڵەی بینی
بزانم ئاسیا خان ئەڵێ چی ئەڵێ بەشداری پەری جوان بوو بەڵام ئەوەندە وشەی داون بەکار هات لە بەردەم پەری خۆیدا کە پێویستی نەئەکرد ئەوەندە ئەو کەسە بە کەمتر ببیندێت وەک لەبەر خاتری پەری ئاسیا خان من لەگەڵتان ئەمە سیناریست فلمنووس و بەگشتی کاتێک کە کەسایەتێکی وا ئەێنن نابێ ئەو کەسایەتێ بە هیچ شێوەیەک هیچ شتێکی کەمی پێوە دیار بێت و ئەو کەسانەش ئەمە لە ئیشەکەیان نابێ ببێت نابێتەوە ئەوە ئەمە یاسای پەروەردەیە لە جیهانە هیچ گیرفانی من و تۆ نیە لەگەڵ بۆ چوونەکەی بەڕێستم یعنی بۆ نمونە من ئیشێکە بوو ویستم هەنێ دیمەن بێنمە هامانەی کوردستان کە لە مناڵە درێت ئەوە وڵاتانە مصر و عێراق و ڕۆژەڵاتی ناوین مامۆستا لە مناڵ بەڕیزەیان وەسێنێ بەدار لیانەدا بە برادری مۆنتێرەکەوی کە مۆنتاجی فیلمەکەیە کرد پێم وتمە گەرم دیموتینەوە و سەرکەوت خەتەرە ئەمە ڕووی پەروەردەوە نەیان هێشدای بنێم لە مناڵدان خەتەرە و شکانەوەی کەسایەتیەکانی ئەو کەسانی کە خاوەن پێداویستین زۆر خەتەرە و وەکو خۆش دەزانی من لەوێ تۆش بینیوتانە کە ڕووناخانش بینیوتی من بینیومە کەسانی خاوەن پێداویستی تایبەت کاتێککە بۆ کارگەیەک تەقدیمەکە بۆ ئیشکردن ئەو کارگەیە ئیشی پێ نەبێت ئەبێ ئیشی پێ بکە بە جۆرەی تواناکەی ئەبێ ئیشی پێ بکە بۆی ئەو کەسە هەست بە کەمی خۆی نەکات بەڵام لای ئێماڵێ ئەوە نابێ ئیشکات اینجاوێسە کە بێ نواندن بکە هەر زۆر زۆر عەزیم بوو من زۆرم پێخۆش بوو دەستخۆشی لە هەموو ستافەکە و کە سوکار و هەموو لایەکەکەم بۆ ئەوەیان بۆ بژاردەیە ڕووناخانەڵێ لە سەراتاوە کاتێک حازم بە شەونمەڵێتەوە کێ تەلەفۆنی بۆ ئەەکەیت لە کاتێکە تەلەفۆنەکە بەدەستی خۆیەوە نەیتوانی خۆی پەیوەندی بکات بە ژمارەکەەوە پاشان دەرنەکەوت ئەو فەحسە چی بوو لە خەستەخانە کە گەوهەر شاردیەوە تێنەگەیشتین ڕووناخان من لە سەرەتاوە وتم لەم ئیشە ئەمڕۆ لەم وانەیە من باسی نواندنەکەم و کێشەی ئەو کێشەی کە لە سینەما هەیە لە شانۆیان نیە کێشەی یەکەی پێکهاتەی کارەکتەر نواندن بۆ ئەکتەر کاتێک کە دێ کارەکتەرەکەی لەسەر شانۆیە دیارەمە یەک خەتە ئەکتەرەکەی لە سەرەتاوە تا بیدایەت دیارە نواندنەکانی تر بە جۆرەی هەنگاوەکان پڵەتەکان ئەگۆڕانی تیاکە بەڵام لە سینەمایە ئەوەش هەیە و ئەوەش هەیە ئەوە هەیە ئەوە یەکەی پێکاتەی نواندنی یەکەی پێکاتەی کارەکتەر لە هەمان کاتە نواندنی حاڵەتیشەیە نواندنی دیمەنیشەیە یعنی ئەتوانی ئەکتەرەکە بێنە بلەم دیمەنەیە بڵێ وەرن ئەم حاڵەتە بۆ نواندنکە اینجا لەم ئیشەیە زۆربەی ئەوە بوو بەڵام ئەو نواندنی حاڵەت بە حاڵەت و دیمەن بە دیمەنە لەسەر شانۆ ناکرێت و بەس لەبەر کامیرا ئەکرێت اینجا لەم ئیشەیە هەر هەمووی وابوو بۆیە هیچ کارەکتەرێک یەکەی پێکهاتەی کارەکتەریان نەبوو یعنی وحدەت شخصیە نەبوو ئەو شخصیەدا یەک خەتێکی نەبوو لە سەرەتاوە بۆ ناوەڕازوای بۆ کۆتایی وەشان بەشانی ڕووداوەکانیش ناچوو چونکە بۆ ئەو یەکەی پێکهاتەیە نییە جا بۆیە بوو برە ڕووناخان من نامێ بچمە سەر بابەتەکانی ترەوە تا جەنابەت فەرمووت و ڕووناخان ئاسیا خان فەرمووی زۆربەی برادران باسییان کرد ئەوە هەبوو بەڵام من نامەوێ بچمە سەرەوە لە نواندن نامەیە دەرچم بەسەمێ نواندنی ئەم ئیشە باسکەم و باس نواندنی شانۆ سینەما زۆر نا بەڵام لەو بوارەیە بابێمە لای هاوڕێ ئازیزم کاک دەروێش عومەری زۆر زۆر ئازیز سڵاو ڕێزی تایبەتم بۆ خاو خێزانتان کاک دەروێژگەم ئەڵێ سڵاو کاک سەرکەوتوو بن هەمیشە هەموو کارێکی هوەری و درامی کاتێک نمایی شەکرێت باشترە و زانستترە کە لەسەر کۆی بوارەکان قسە و گفتو کۆ بکرێت دەنا هیچ مانایەک نابەخشێت هەمومان کۆچین لەسەر ئەوەی لەم ساڵانەی دوایە لە سینەما و درامای کوردی دەتوانای نواندنی زۆر باش و سەرکەوتوو دەرکەوتون
بەڵام لە بوارەکانی ترا بە تایبەتی سیناریۆ و دەرێنان کێشەی گەورەمانەیە. کار و خبرایم زیاتر لە جارێک چانسی دراوەتێ و هەموو جارێکیش کاری لاوازی کردووە. باشترە ئەم بەڕێزە واز لە کاری عملی بێنێت. کاک دەروێژجان ئەوەمڕۆ من بەس باسی نواندنم کرد و چەمکێکی نواندن بەس مەسلەی ئیشەکەیان و وێنای کارکتەر و وەکوتم بینای شخصیت کارکتەر کە خۆتە زانیت کارکتەری اختصاسێکی تایبەتەوە گەشتە سەعاتێک و 7 دقه ئەگەر باسی دەرهێنان و باسی نووسین و باسی شتەکانی تر چەمکەکانی ترم کردایە ئەچۆ 3-4 سەعاتیکەوە سات برادرانش لێمان بێزارە بوونەوە ئێستاوا خەریکە لە کەمیەدات هاوڕیانی کە دانیشتون بە دیاروانەکەەوە جا بۆیە من یەک چەمکێک ماڵبژار و خۆشتە زانیت بە جۆرەوەی کە توش بەڕێستان لە بەریتانیان تایبەت شتێکی تایبەت هەڵبژێری قسەیتیا بکەیت ئەتوانم جارێکی کە لەسەر دەرێنان قسە بکەم جارێکی کە لەسەر سیناریۆ قسە بکەم ئەبێ بیکەین بە چەند وانەیەک نەک لەم وانەیە من بەس باسی نواندنم کرد لە درامای گەوهەر و خوشکەکانی و ئەو بۆ چوونانەی تریش کە خۆ تۆیڵیت ئەوە بۆ چوونی خۆتە من نەمیست بچمە ناو ئەو بابەتانەوە ئەوە بۆ چوونی خۆتە و لەگەڵ کاکار و خۆتان ئیتر قسەی تیا بکەم دەسەکانە خۆش بێ با بێمە لای هاوڕێ ئازیزم کاک ڕێناس عارف ئەڵێ دوو خاڵی پۆزەتیڤ لەم درامایە هەبوو یەکەم تێکەڵکردنی خێزانێکی تورکمان کە ئەمە زۆر ئاسایە لە شاری ئەو لێرە دەکرا هەندێک کارکتەری مەسیحی و عەرەبیشیان تێکرایە دووەم هێنانی کارکتەرێکی داون کە ئەمە شنگاوێکی نوێیە لە درامای کوردیە بەڵام کارکتەری کابرای گۆرانی بێژی دراوسیان زۆر زیاد بوو کۆمیدیش نەبوو کاکە ڕێنازگیان حەمە ڕێنازگیان ئەمە لە بینی خۆمانایە خۆشەویستیە من هاوڕام لەگەڵ بۆ چوونەکانتە ئەلبەتە هێنانی و کەسانە چونکە لە شارێکایە زۆر ئاساییەوە من تەنانەت باسیەوەشم کرد هەنێ وشە و دەستەواژە و ڕستەی تری تورکمانی ئەوەنیە کوردیەکەیان وەکو تورکمانی بواە زۆر جوانترە بوو من خۆم لە ئەمریکا بۆ ڕۆڵی کابرایەکی پاکستانی بوو ڕۆڵێکیان پێدام زمانی خۆمەوڵمدا وەکو پاکستانیەک لێ بکەم ئەنگلیزیەکی پاکستانی بەڵام کردم بە کارکتەرێکی کۆمیدیش خۆم کردم نووسەرەکە نەبوو خۆم کردم گەڕام بزانم پاکستانیەکانان نێشت لەگەڵ هەنێ برادرم هەبوون هەنێ دەستەواژە و شەمێنا تێکەڵم کردبوو بە شتێکی کۆمیدی ڕۆڵی مەکسیکیم بینیوە هەنێ وشە ئیسپانیم تێ کردووە بوو لەگەڵ وەکو مەکسیکەکان کردومە بە کۆمیدی بۆ چونکە ئەبێ بگەڕێ خۆتی بۆ هیلاکەی بۆی ئەو کارکتەرە دروستکەیت و بیکەی بە کۆمیدی اینجا یەکەم شت سیناریۆستەکە نەی کردووە دووش ئەکتەرەکەش نازانم ئەو شارەزایی هەبووە یان ناچۆنە لەوێشان نەکراوە دەست خۆش بێ بۆ بۆچوونە کاکیواڵێ کاک سەرکەوت لە چ درامایەکی کوردیە بە دیار نواندنی ئەکتەرێکی کوردەوە پێکە نیویت یان گریاویت لە کاتی بەرجەستەکردنی ڕۆڵێک هەمووان لەگەڵ بەهاری دزراوە گریاوین لەگەڵ مەکیدا پێکە نیوین چونکە نواندنی لەو کاتەدا نزیک بوون لە ڕوحمانەوە لە ئێستادا دراماکان دوورن لە ڕوحمانەوە کاک هیوا ئەو ئیشانەی ئەوسا لەگەڵ ئەم ئیشانەی کە ئێستا ئاکرێ جیاوازیەکەی حەزەکەم ئەم ڕوونکردنەوەیە بەم ئەمە هەمومان با بزانین ئەوانەی ئەوسا بۆ نمونە بەهاری دزراو بۆ نمونە کێچ بۆ نمونە فیلەکەی خاوەنشکۆ خولە چەخماخە ئەمانە پێشتر لەسەر شانۆ لە سەرەتاوە تا کۆتایی دەرهێنانێکی تەواوی بۆ کراوە بۆ کارکتەرەکان و بۆ هەمووی بە تێری ئیشی لەسەر کراوە بە ئاکادیمیانە لەسەر شانۆ وەکو ئێستا کە باسم کرد ئەوەی نووسینی نواندنی یەکەی پێک هاتی کارکتەر لەسەر شانۆ ئەکرێ ئەبێ بکرێت بەڵام لەسەر شانۆ نواندنی حاڵەت و بە حاڵەت و دیمەن بە دیمەن ناکرێت لەسەر شانۆ ناکرێت ئەوە لە کوێ ئاکرێت لەبەر کامیرە ئاکرێت وە زۆرێک لە دراما کوردیەکانەوەی کە من متابعەم کردووە لەم ماوەیە ببورن
ئەم کێشەیان هەیە. یعنی ئەکتەرەکان زۆربیان ئاگیان لە سەرەتا و ناوەڕاست و کۆتایی کارکتەرەکەی نییە، یان ئیشیان نییە، یان ئیتر پێگەی کۆمەڵایەتی کارکتەرەکە نییە، ئەوە بۆیە شتەکان ناگات. ئەوەیە کێشەکە. بەڵێ ئەمە بۆ چوونی من کاکی واگیان لەوەشە برادێکی کە بڵێ وانە. ئەوە ڕووناخان جارێکی کاڵێت دەست خۆش وایە، زۆر زۆر سپاس دەکەم ئاسیاخان گوڵمان بۆ نێرێ ئازیزن ئەمانە لە خوشکە ئازیزەکان من کە خاوەنی ئەم پێگەیەن. ڕۆڵی مەمش زیادە بوو هەستەکەم. ئەوە باسێکمان لێوە کە ڕووناخان لەوە چێ هەرمەمش ئەو کە ئەوەکتەرە خۆی ئەو کارکتەری بەو شکڵەوە بە جۆرەی جسمی خۆی و لە جلوبەرگوشتە دروست کرد، بەڵام ئەو کارکتەرە ئەتوانرا زمەتی زۆری بۆ بکرێ و سیناریێستەکە شەیتوانین فیلم نووسەکە ئیتوانی بیکە بە پایەیەک لە ڕووداوەکان، زمەتی ڕووداوەکانی بکردایە، بەڵام کە ڕۆڵی لە ڕووداوەکان نەبوو ئەوەتانیە بەڕێستانەڵەی هەستەکەم زیاد بوو. زۆر برادری کەش من لە زۆر برادری کەشم بیستوو ئەڵێن هەستەکەم زیاد بوو. کاک بابان حەمە ساڵە حاڵە کاک سەرکەوتجان لەوەتەی گەڕاویتەوە نیشتمان ناو ئاو هەوای کوردستان پێت ئەشێ تەمەنت گەڕاوەتەوە بۆ 30 ساڵان. وەڵا کاک بابانجان تۆزێک هیلاکیەکەم پێوە دیارە فەرقم کردووە خۆمەستەکەم چوومەتە تەمەنەوە. قوربانتم کاکە بابانجان. کاکە ساورۆن ئەڵێ پڵەت تویست واتە ڕوودانی چیرۆک و ڕووداوی شۆکاوی سوپاس بۆ جوابدانەوەکانیشت. کاک ساورۆن لەسەر پڵەت تویست لەم پێگەیە هاوڕێی ئازیزم فلیمساز و هەڵپەرچە ناسی گەورە کاک کاوە منوعیفەر یەک وانەی تێر و تەسەلی لەسەر پڵەت و پڵەت تویست وتوەتەوە. حەزەکەم لە عینەکانە بگەڕێت ئەگەر خۆم بەرچاوم کەوت لەو دەرفەتمە بوو بۆتە نێرم بۆی زیاتر سوودمەند بین لێی دەسەکان و خۆش بێکە بە دوای واگەڕ، بەڵام من نامەیە ئێستا مەسەلەن لە ئێستا لەو ساوە ئەڵێم یەکەی پێکهاتەی کارکتەر نەموتووە با بڵێن وەحدەی ستراکچەری کارکتەر شخصیات یا کارکتەر وام نەوتووە، وا نایڵێم ئەمەیە بە کوردی بڵێم لەگەڵ یا تەوزیح بۆ کەسەکان بم، چونکە و کەسانی کە لێرەن مەرج نییە هەمویان لە سینەمایان خوێندە بێ، مەرج نییە هەمویان لە بواری سینەمایە ئیشکەن، مەرج نییە هەمویان لەم دەستەواژانە و لە موشانەی ئێمە تێبگەن. ئێستا کە تۆڵی پڵەت تویست مەرج نییە برادران لێ تێبگا، بۆیە من هەوڵە دەم بە زمانی ڕوونکردنەوە ئەو شەیە بڵێم. دەسەکانە خۆش بێ. با بێمەوە بۆ لای هەر کاک سۆرانەوە ساورۆناڵە پڵەوە تا لادانی چیرۆک ئەوە وتت خوێنیشمانەوە بزانین. کاک عەلی ئەڵێچی کاک عەلی ساڵەی ئەڵێ ئاخر کاک سەرکەوت سەدانی وەکو مەلا عەدنان هەن ئەو کارکتەرانە هەن لە ئێستادا لە ناو کۆمەڵگا کە من لە نزیکیان ناسم، هەروەها زۆر کەس خۆی کردیتە مەلا بەس لە ڕووی دیکەوە باش نییە. کاک عەلی ئێمە کێشەیەکمانەیە، ئێمەی میلەتی کورد کاتێک کە بین بە کەسێکی کۆمۆنیست هەموو توێژەکانی تر ڕەفزەکەین. من ئەو ئەزمونەمە بۆ لە ژیانمە بەو قۆناغانەیە تێپەڕیمە و کۆمەنیستشم بینیوە و خۆم کەوتومەتە داوی کۆمەڵێشتەوە. تەسەور کە کۆمەنیستەکان ئەو کەسانی کە مارکسیزم لینیزم بوون زۆرێکیان گەشت بوونەوەی نەتەوەیان ڕەتە کردەوە. ئەی بوو باسی کورد بکەین، ئەبواە باسی ئومەمیەت بکەین، نەتەوەگەری بکەین، گیانگەرایی. ئەمەیە کێشەکەی ئێمەی کورد. ئێستاش کۆمەڵێکمان هەیە کە پابندن بە حیزبە ئیسلامیەکان، هەر ناوی کوردی بەعەی بەزانن، جلی کوردی بەعەی بەزانن،
سەروبەستی کوردی بەعی بەزانن، کوردبوون بەعی بەزانن. ئەمەیە کێشەکە، ئەمەیە کێشەی گەورەی میلەتی ئێمە. ئێمە نابێ ڕەفزی هەموو ئەو کەسانە بکەین کە باوەڕیان بە دینی ئیسلامە یا باوەڕیان بە مەسیحیەتە، باوەڕیان بە جوولەکەیە. نابێ، چونکە لە هەموو توێژێکە، لە هەموو کۆمەڵگایەکە، لە هەموو میلەتێکە کەسی باشەیە و کەسی خراپەیە. یعنی زۆرێک لە ئێمە من لەگەڵ ڕوونکردنەوەی کەسایەتی عەدنانە باسم کەوتم کەسایەتیەکی جوانە، موسڵمانێکی پاکی، ئاشتی خواز، جوان بوو، یعنی حەزیە کرد شتە باشەکان کات. بەڵام من باسم لەوە کرد سینارێست فلم نووسەکە کە ئەم کارکتەرە داناوە فیتەرەکەت لابردایە، چونکە فیتەرەکەی هیچ ڕۆڵێکی نەبوو لە دراماکەیە، لە بوونی کارکتەرەکەش هیچ ڕۆڵێکی نەبوو. ئەسڵەن ئەو پاچیەی ئەو بێگەردیەی وەکو موسڵمانێک ڕۆڵی زۆر زۆر زیاتر بوو، ئەشی توانی زیاتری بکردایە. ئەیتوانی ئەو ئەخباری کە باوکی کردی کە بۆیە باوکی نەیکا بۆیە مەلایە بیکردایە. بۆ چونکە ویژدانی قبول ناکە لەبەر خوا، لەبەر ئەو باوەڕی کە پێیەتی ئەبواە ئەم بیکردایە. ئەوەی کە بچێ پۆلیس ئاگادار کاتەوە بڵێ باوکم و دایکم ئەم شتیان بە تەزویر کردووە، ئەم مەسەلەی خانووە. ئەبواە ئەمە ئەم ئیشی ئەم کارکتەرە بوو، ئەوەنە کارکتەرێکی بێگەرد بوو، چونکە ویژدانی قبولی ناکرد، دینەکەی قبولی ناکرد، خواپەرستەکەی قبولی ناکرد. ئەها لەم جۆرە کەسانە زۆرن لە کۆمەڵگای ئێمە. تۆ سەیری ئەوە مەکە خەڵکانێک دێن دین ئیستەغلالەکەن، ئەوان گیان جا بۆیە حەزەکەم بە تۆزێک بە ئەمەکەەوە بۆ شتانە قسە بکەین، یعنی بەو بۆ چوونەوە ناکە با بڵین من باوەڕم بە دین نەبوو ئیترە بێ هەموو شتێکی دین ڕەفزکەم. ئەمە باش نییە، چونکە کۆمەلگا هەمووی تایە. وەکو ئێستا زۆرێک لەو مەلایانە بینین هەموو ئەو کەسانی تری کۆمەلگا ڕەفزەکە نێکێ نوێژ نەکە ئەڵێ بێ لە سەری بیت. ئەمە خەتەرە، یعنی ئەمە بێ دابنیشین کورد هەموو یەکتری بکوژین، بۆ ئەمە نوێژ ناکا بێ بیکوژی، ئەمە وازی لە نوێژێناوە بێ بیکوژی، ئەمە موسڵمانە ئەبێ بیکوژی، ئەمە مەسیحیە بێ بیکوژیەوە یەزیدێ نابێ کاکە نابێ، ئەمە نابێتە بێ هەمومان ڕێز لە یەکتری بگرین و خۆشەویستی لە نێوان هەمووانە دروستکەین و بە تایبەت لە دراماشە بێ زۆر بە وردی ئیش لەسەرەوەکەی، چونکە کۆمەڵگایەکی گەورەتی و جۆت لێگرێ. هەر کاک ساورۆنەڵێ ئەم درامایە بە بینە ڕائەبێرێ لەگەڵ ڕێزم لە کۆتایی ئەڵلقەکە باسی بکوژەکە ئەکا لە سەرەتای ئەڵلقەکە ئەڵلقەی داهاتوودا ئەو دیمەنە بردراوە هەر نەماوە لە کاتێکدا زۆر کەس چاوەڕوان بوون شتێک لەسەر بکوژەکە. کاک ساورۆن من وتم من بەس باسی نواندنەکەم، ئەمە بۆ چوونی خۆتە وتت و ئەوە دەستخۆشیت لێ یەکەم. ئەڵێ تۆ زۆر زیرەکی خۆزگە دەرهێنان بۆ فیلمێکە کرد. کاک ساورۆن ناڵێم من سوپاس دەکەم بۆ وەسفەت، بەڵام من کاتی خۆی فیلمی قەرەجم دەرهێناوە لە 91 و دواتر فیلمی زامێلی گەرمیان و لە دەرەوە شانێ ئیشم کردووە. ئێساش بە کۆمەڵی سیناریۆ و پرۆژەوە هاتووم وا خەریکم شتێک بنیاتە نێم و بەو هیوایم بتوانم بکەومە سەر ئیشەکانم. سوپاس دەکەم. هەر لای کاک ساورۆن ئاڵێ براکەم حەزەکەم ئاگام لە لایڤەکانتان بێت چۆن پێشتر ئاگادار بم. هەموو یەکشەمێک سەعات 9 ئەم پێگەیەمان فلیم سازان پێشتر وانەکە ئاگادارەکەینەوە و یەکشەمێک سەعات 9 کوردستان وانەیەکمانەیە، جار جارێکە گەرنەمان بێ نەشمان بێت لەبەر سە لەم ماوەی نەمان بوو لەبەرەوەی هەموو سەرقاڵی ئەم جەنگە جیهانیە بوون کە جەنگی جیهانی سێمە لەوەی ماوەیەکی کە ئەوەش نەتوانین بکەین لەبەرەوەی تو کێشەی تر بێت، کێشەی ئەم جەنگەوە هەر نابڕێتەوە و ئێرانش چیرە درێژە شتەکان نازانین جارێک چیمان بەسەر دێت، چونکە گولە گۆڕانایە بەردەوام. من چۆن لایڤێ بکەم خەڵک دەرفەتی نەبێ بێ سێرکات. ئێستا خۆشە ئەمڕۆ ئەم شەو ئەوە نزیکەی 80 کەس لە لایڤابوونە لە 30 جێگەیە من پەخشێکەم کایبینم لە لای خۆم 80 کەس لە لایڤابوونە، بەس لە یەک جەیەکمانە 13 کەسی لێیە، ئێتر لە جێەکان تریش هەر یەکەی بە جۆرەی خۆی چونکە لە ئینستاگرام و لە هەمووی لایڤمانەیە، هەمووی لە هەموویە شێرم کردووە.
کاک ساورۆن نا حەز بەوەم پێ خۆش نییە ئەگەر وەکو پێگەکە فلیم سازان دایانەی دەستخۆشی لێکەم چونکە فلیم سازان بۆ ئێمە لەمە دوای ئێسا ئیش لەسەرەواکەین ببێ بە پێگەیەکی ڕسمی کەوا ئیجازەم بۆ وەرگرتۆ بێ بە ڕسمی کلاسەڵینەوە ئیشی ترەکەین خەریکی شتی ترین اینجا با تووشی کێشەی کۆپی ڕایت و ئەوانە نەبین زۆر سپاس دەکەم. کاک ئاودێر ئەڵێ سڵاو و ڕێز مامۆستاگیان چاوەکەمی کاک ئاودێر یەکێک لەو فێرخوازانەی کە بۆ لە کۆرسی فیلمی مۆبایل بەشدار بوو ئێستاش وا بەتەمام ئێستا بۆتان باسەکەم کار کاکسارۆی خوا سەرکەوتوبی لە ئیشەکان نەمزانی کە فیلمت کردووە. زۆر زۆر سپاس کاکسارۆن. ئازیزان لێرەیە وەڵامی پرسیارەکانی هەمووتان نمایەوە و بابەتەکەش لای خۆم تەواو بوو. دەستخۆشی لە هەر هەمووتانەکەم زۆر زۆر سپاس بۆ هەر هەمووتان و ئاگادارتانەکەمەوە فلیم سازان ئێستا لە کوردستان ئێمە کردمان بە پێگەیەکی فەرمی خەریکی مۆڵەت وەرگرتنی ناوەکەمان سابت کرد ناوەکەمان جێگیر کرد ناوەکە ئێستا ناوی فلیم سازانە بەس پێگەشی پێوەیە چونکە بێ بڵی پێگە سەکۆ پلتفۆرم پێگەی فلیم سازانەوە سابت بوو و ئێستا لە ئیشەکانی ترین لە ماوەی جازەکەی پیابێ و وە جێگەشمان بۆ داناوە بینایەکە ستۆدیۆیە جێی پۆدکاستی هەیە جێی وانەوتنەوەی هەیە لێرە وانەی لەو جێگەیەمانە وانەی گرافیک دیزاین و وانەی مۆنتاجە وترێتەوە و هەروە من خۆشم وانەی دروستکردنی فیلم بە مۆبایلە لێمەوە و هەر کەسێک ئەوێت ئەتوانێم خۆی ناونووس بکات بۆ هەر سێ کۆرسەکە پەیوەندی بە کاک کۆیارەوە بکەن کۆیار کە 5 ساڵە هاوکارم بووە لە پۆستەر و دیزاین و زۆرێک لە کارەکانی فلیم سازان ئێستا ئەو سەرپەرشتی ئەو ئیشیانەکە بۆ ناونووسین و کۆکردنەوە و ڕیکلامکردن و شتانە ئیتر کێ ئێوێ بەشدار بێت لەم سێوانەیە لەم سێ کلاسە وەرکشۆپە خۆشحاڵە بین یاوکاری هەموو لایەک بکەین و وانەکانیشمان بەردەوامە بێت لەو بڕایم لەوەیە بە ستایلی کە بەشتیکە ئیشی بۆ بکەین لە ئیشکردنین لەگەڵ وانەکانمانە لە کۆتاییە زۆر زۆر سپاسی هەر هەمووتانەکەم دەستخۆشی لە هەمووتانەکەم کە هاوکارم بوون و زۆر زۆر سپاسی کا کامەران خۆشناوەکەم کە ئەگەر بتوانێت سوودمەند بێت لە باسەکەم و دڵگران نەبێت من چونکە ویستم ڕۆ ئەکادمیەکەی پێ بۆ ڕوونکەمەوە بۆی لەمە دواگەر نووسینە شتێکی هەبوو